وجاركتر لبرنامج سی گەوهەر لە کەناڵی ئاسمانی پەیام لە 21 ڕەمەزان و ناوجەرگەی شەو ڕۆژەکانی قەدر بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. خی گەورە ئەم شەو ڕۆژانە بکاتە بەرەکەت و بیکاتە ڕەحمەت بۆمان، بیکاتە غوفران و لێخۆشبوون بۆمان یا رب العالمین. لەگەڵ ئەم ستاف ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و برای ئازیز و خۆشەویستم کاکدانا و شێفە بەڕێزەکەمان و میوانە بەڕێزەکان ڕۆژێکی پڕبەرەکەت ئەبینە سەر. سڵای خۆ لەبێ کاکدانا. سڵای خۆ لەبێ کاک شێخ. ئەزانین بۆ لە سەرەتایە پێکەنیم بەچی پێکەنی وەزانی؟ بەڵێ ژۆن. طبعاً باسی جیابەهاریەکانەکەین ئەمڕۆ. ئەو ڤیدیۆیم هاتەوە پێشچاو کە هەر لە هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆرە ئەڵێ ئیتر هەر جیابەهاری لێهات پیاوەکان گیرە خۆن لە ماڵەوە بەدەست خێزانیانەوە بەدەستینەوە هەر ڕۆژەی هینێکی بەهاری چێشتێکی بەهاری لێنێن ئیتر واز لە هەموو خواردنەکانی ترێن. ئەترسم شێف نەریمانیش ئەمڕۆیتر وردەوردە بەرەو کۆتایی ڕەمەزانە ڕۆین هەر نەگاتە هێلکە ڕۆن ئەخر. سڵاوی خۆتان لەبێت ئازیزان و خۆشەویستان لە سی گەوهەر لەگەڵ مامۆسای ئەزیز و خۆشەویستم مامۆستا شێخ فاتح هەروەها برایان لە پشتی کامێرە بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە هیوادارین پرۆگرامی ئەمڕۆمان تەور و بابەتەکانی جێگەی ڕەزامەندی خۆی پەروەردگار پاشان ئێوەی ئازیز و خۆشەویست لی سوودمە ببن. خۆشەویستان بێگومان ئێمە هەموو ڕۆژێک دوو تەوەری سەرەکیمان هەیە، یەکێکیان تەندروستی، یەکێکیشان بابەتی ئاینی و ئیمانیە. ئەمڕۆ لە بابەتە تەندروستیەکانە سوودە تەندروستیەکانی خواردنی گیابەهاریەکان وردە وردەیتر کاک شێخ سوپاس بەخوا دوای بارانێکی باش و ئێستا هەتاوێکی خۆش هەیە ئیتر وردە وردە جیا سەوز بوو و جیابەهاریەکانی جا خواردنە بەهاریەکانیش ئیتر وردە وردە لە ئەرزەوە بەرووبوومەکان دەست پێەکە و ئەوانەی کە تااقەتیانێ ئەچنە کەژ و دەشت و دەرەکان ئەی هێنەوە لە بازاڕ ئەفرۆشە و دوجاریش ئەهێنرێتەوە لە ماڵەوە. تۆ بۆ گلەی یەکەی ئەوان بێن نەبێ بیکڕی کاکە. ئەخر زانین چی؟ ئەگەر جارە بێ دوو جار بێ بەس نەک ئیتر کە بەهاری لە خۆی بەهارەکەمان کورتە کاکدانا ئەوەش هەیە ڕاستە. جا تەبەن خواردنە بەهاریەکان یا جیا بەهاریەکان زۆرن، نوعێتیان زۆرە. ئێمە ئەمڕۆ تەورەیەکمان هەیە لەسەرەوە بە ئامادەبوونی کەسێکی شارەزای ڕووەکناس باس لە جۆرەکان و سوودەکانی خواردنە بەهاریەکانەکەین بێگومان کاک شێخ و ئەمڕۆ وابزانم بۆنی ئەوە کەم شێفەکەشمان هەشتێکی لە بابەتی لەناو دوای ئەچینە لای. لە تەوەری دووەمانە ئازیزان و خۆشەویستان فەزڵ و گەورەی شەوانی کۆتایی ڕەمەزان کە ئێستا ئێمە لە دەشەوی کۆتاییان سوپاس بەخوا کە گەیانینی بەم دەشەوە خۆی پەروەردگار شەوی قەدریشمان بەنسیب بکە ئینشەڵڵا. ئەمیش بە میوانداری مامۆستایەکی ئاینی بەڕێز شارەزا لە بوارەکە گفتوگۆی گەورەی شەوانی قەدر و دەشەوی کۆتایی ڕەمەزانەکەین. کاک شێخ ئەم شەو یەکەم شەو بوو لە مزگەوتەکان کە ئاوادان کرایەوە و خەڵکێکی زۆر سواز بە خواڕوان لە مزگەوتەکان الحەمدوللا. شەوی قەدر زۆر فرسەتە حتا نەکشەوە کە هەر ڕۆژەکەیشی توێسەکە ڕۆژەکەشی بڵین جوزێ قورانە خوێنیت تەسبیحاتێکیت بەخشینە کەسێک پارامی بۆ کەسێک پێبەخشی هەژارێک بەسەرەکەیتەوە ماڵێک بەسەرەکەیتەوە نەخۆشێ بەسەرەکەیتەوە هەمان فەزلی شەوەکەی دەسەکەوێت. لەبەرەوە خی گەورە بەخشیکی خۆیەتی خسوێتی ئەم شەو ڕۆژانە تا عەبدەکانی بکا بە خاوەن فەزڵ و گەورەیی و پاداشتی گەوریان بۆ بنووسێت و عمرێکی زۆر دوور و درێژیان پێ بخشێت ئەو عمرەی کەفریانەکەوێت لە ڕۆژی قیامەت. ینی کابێت شەوەکە ڕۆژەکەشی پیرۆزکە پیرۆزان. با بچینە لای شێف نەریمان هەلێرەوە. کاک شێف سڵاوی خوارد لەبێت. سڵاوتان لەبێت ئەمڕۆ چیت بۆ بینەرەکان و کەبانەکان حازر کردووە؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان ئینشەڵڵا ڕۆژ و تاعەتی هەموو لای قوڵ بێ. ئەمڕۆ کەبابێکمان ئامادە کردووە پیاڵەن زۆر شوێن پیاڵن کەباب زۆریش پیاڵێک نرماسی لەگەڵ برنجێک بە گێلاخە و سوپێکیش بە گێلاخە و نیسک جادوایی سەڵاتەیەکی تەندروستیشمان ئامادە کردووە. هەمووی سەوزەکەی تێچووە ئەمووی خۆمان بەس ئەو کنیر بە ماسی یا کنیر بە کەباب من یەکەم جارێ کنیر کەبابیشی پیاڵەن زۆر شوێن نرماسیشی پیاڵە مشتی تێکی لەگەڵ یان هەر سووریەکەیتەوە لە ناو سۆسێکە من خۆم سۆسێکی تایبەتم بۆ گرتوەوە ئەمڕۆ بە شێوازێکی تر دوای بە خانمان ڕاگەنم چۆن چۆنی ئەم سۆسە گیرێتەوە بە چ شێوازێ بەکارێنیت. وڵاتم کەبابی پێوە بێ لەوانەیە خۆش دەرچێ مامۆستاش
زۆر باشی شەڵای ئەمە دوایی لەگەڵ بیوانە بەڕێزەکەمان خزمەتتان لە با بڵین درێژەی پرۆگرامەکە دێنەلات بۆ بابەتەکان تۆ دەست پێ بکۆ دەستخۆش بێ مامۆستا ئێستا بچینێتەوەری یەکەم بەڵێ با پێشوازی بکەین لە زۆر بەڕێز ئەحمەد فردەوس شارەزای ڕۆکناس کە لەسەر سوودە تەندروستیەکانی خواردنی یا بەهاریەکان قسە و باسەکەین بە بەڕێزیان بفەرمێت. مامۆستا ئەحمەد فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. مستقيم. يا أخوان خير بك. بخير قربان سرهد الجامعة والله وابزان ناس احفر شو حدا شو سر يا الله خير بك. زور سپاس جنابتانكم ممنون سپاسانكم زور سپاس. طبعا ئێمە لە زووە باسی ئەم گیایانە و ئەم گیا بەهاریانە و هەروەها خواردنی ڕۆکی و خواردنە سروشتیەکانەکەین مامۆستا. پێمان خۆشە جنابیشت کە لەم بوارەیە شارەزای ڕۆکناسیت و ئایا ئێستا وەرزی پێگەیشتنی گژوگیایەکی زۆر زۆرەوە و کاکدانا فەرمووی بەڵێ ئێمە چی بکەین چی بخۆین زۆر گیا هەیە هەر لە کوردستانە ئێمە نایخۆین بەڵام دیارە لەوانەشە زۆر سوودی هەبێت باش بەتاکید جنابەت تیش بخەیتە سەر ئەو شتانەی کە بڵین زۆر بە سوودە و ئێمە شارەزای نین و جنابتان ڕۆشنایی بخەنە سەری. بسم الله الرحمن الرحیم. سوپاسی جنابتانەکەم سوپاسیم بەرنامە جوانی جنابتانەکەم کە منتان داوات کرد بۆم بەرنامەی جنابتان سیگەوهەر زۆر سوپاسانەکەم هەڵبەت زۆر سوپاس هەڵبەت ئێمە گژ و جابەهاریەکان بێلەوەی کە تامە خۆشەکەی هەیە کە لێنینیان بەتەڕیان بە سەوزیەی خۆین بەتە سوودێکی زۆر زۆریشیە دەوڵەمەندە بە زۆر ڤیتامین و کانزا و بە ئەو باڵێ ڤیتامین سیانی کەتیایەتی ئەو ڕیشاڵە هینانی کەتیایەتی باڵێن کە پێویستی زۆر پێویستێتی کە ڕێخۆڵە پێویستێتی کە کاتی ئێمە ئەم سەوزە جایی بەهارە کە دەرەچێ یعنی هەڵێکی زۆر گەورەیە فرسەتیشی زۆر گەورەیە ئێمە بیخۆین ڕۆژانە بێ ئایا دوو ڕۆژ جارێ بێ هەفتەی جارێ بێت دەبێ بیخۆیت لەبەرەوەی کام سەوزە جیانە دەرەچینی بەهار ئەوەڵ خۆرەکە خۆرێکی هەتاوێکی بەتین نییە هەتاوێکی لە مامناوەندا هەتاوێکی وان یەکە با بڵین عەزێتی بە دوایی ئەو سەوزە جایە بەو هەتاوە ڤیتامینێک و شتێکی کانزایەکی زۆر وەرەگرێ هەڵبەت کە ئێمای خۆین نەقلەکە بۆ ئێمە سوودەکە ئێمە وەرێگرین جا بۆیە لەم سەوزە جیانی کە ئێستاکە لە بەهارە هەیە زۆرن بەڵام ئەوانەی کە زیاتر مەسەن خەڵکی حەزیلەتی بیخوا باڵێن کنگر هەڵبەت هەموو کەسێک لە خواردنەکەی زۆر یعنی با بڵێن بە دەرەجەیەک حەزیلەتی کنگر بە چەند زۆرێک ئەکرێت و بە چەند زۆرێک ئەخورێت و هەروە سوودەکانی کنگر با بڵێن کنگر بۆ کەسانی کە پوچی ئەسکیانەیە زۆر بە سوودە بۆوانی کە کەم خوێنن با بڵین ڕێژەی خوێنیان کەمە توانن لە کنگری استفادە بکردن کنگر لەگەڵ لینێن بە ترش کنگر بە ترش زۆر بە سوودە بێ لەبەر لە هەردوو لە ڤیتامین سیەکی زۆری تایە لە کنگرەکە و لە سوماقەکەش با ترشە سماقەکەش استفادەی لێکەن کنگر ماسی کنگر ئەتوانی ئەو کەسانی کە مەسەن کێشەی گورچیلیان هەیە با بڵێن ئیلتیابیان یان ڕەولی گورچیلیان هەیە بیکوڵێنن بە شێوەیەکی زۆر نەکوڵێ ئەو ئاوەی لەو کنگرە وەرەگیرێتەوە توانن استفادەی لێ بکەن بۆ گورچیلە میزێنەریشی زۆر باشە گورچیلە پاکاتەوە بۆهانی کە ڕەملیان هەیە ئیلتیابیان هەیە هەروە بێتەوە کنگر لە سوودەکانی کە ڕیشاڵێکی زۆری تایە کاتێکە ئەیکوڵێنی و ئەی خۆی تەمان دریخۆڵە زۆر ئیسراحەتی پێکە قەبزی نایەڵێ بێلەوەی کە ڤیتامینێکی چاکە بەخشێ بە لەش و پرۆتینێکی باشی تایە ئەو سوودانێشی هەیە هیچ لەو با بڵێن سەوزە گیانی کە ئێستاکە زۆر خەڵکی حەزیلەیە گێلاغا زۆر بەتامە زۆر بە سوودە ڕێژەی ڤیتامین سیەکی زۆر باشی تایە ڕیشاڵێکی باشی تایە خواردنی بیانی چۆن بڵێ بۆ مەعیدە و بۆ ڕیخۆڵە زۆری ساحەتی پێکە لە خواردنەکانیانە جەماڵ شێف نەریمان پێشەوە گوێی لە قسەکانی ژنابە بووە هەردووکیانی کردووە کەش و هەر
يعني ئەمڕۆ هەر بەتەواتی بەهارە لە ڕۆ بەهارمان هێنا ئیشێکی باش بردەواری نەمڕۆ باشە کاک ئەحمەد بەڵێ جگە لە کنگر و گێلاخە بەڵێ. تونەوەک بە هەڵە بیڵم ئێمە کۆمەڵک با بڵین بەروبووم و یان خواردنی دیکی بەهاریمان هەیە ئەوانی دیکە چین کە زۆر گرنگن و لە شاخ و دەشت و پێدەشتەکانی هەرێمی کوردستانە دەستەکەون بەڵێجان ئەوەی کە زۆربەی خەڵکی ئێستاکە کە مەسەرەن حەزی لێ پێخۆشە بەکاربێنێکێک لەوانەیە بەڕەزە کەەوە لە شوێنی سەختە و بەڵێ لە شوێنی سەختا بێ زۆری لای چەما بێ لە شوێنی بڵێ چۆستانە بێ نەختی شوێنەکانی سەختە بەڵام لە بازارە هەیە پێویست ناکە کە مەسن تۆ خەڵکی بەدوایە بگەڕێ و خۆی ماندوو بکە وەختێکی زۆر توانێت لە بازارە بیکڕێ و هەڵبەتش گران نییە بەڕەزە لەو جیانەیە کە ئاوێکی زۆر چاکی تایە کاتێک کە یان بە سەوزی یان بیکڵێنی بی و خۆی بۆ گورچی لە زۆر باشە خەڵبەت گورچی لە چالاکاتەوە گورچی لە پاکاتەوە میزێنەرێکی زۆر باشە بۆ ئیلتیاب و بۆ ڕەمە قەیتەران وایە تقریبا وەکو قەیتەران وایە بەڵام بەڕەزەکە خۆشترە تامەکە با بڵێن شتێکی ترێ پێوترێ پیشۆک ئەگەر هەڵە نەبم پیشۆک هەڵبەت لەم دەوروبەری سلێمانی نختێک کەمتر هەیە با بڵێن بەلای چەمچەماڵ و تەچێوانەیە زیاترێ پیشۆک و هەپڵۆک زیاتر لەو دەڤەرەیە زۆرە چۆن زۆر باشن زۆر بەسوودن خاستن بۆ چەوری بۆ چەوریەکان زۆر بەسوودە ئێمە لێرە مەسەن گۆزروانمانەیە گۆزروان خەڵکێکی زۆر حەزیلێتی و زۆر تالیبێتی زۆر خەڵک سوورێکاتەوە ئەیخوا گۆزروان ڕێژەیەکی لیندزی و ریشاڵی زۆری تایە هەڵبەتوانی کە ئەناڵێن بەدەست کۆلۆنیان کۆلۆنی کۆنیان هەیە کۆلۆنی قەدیمیان هەیە چۆن بڵێ بەستیوێتی ئەتوانن ئیسفادەیەکی باش لە گۆزروان بکەن تەمان لە گەڵاکەی گۆزروان هەڵبەت بە دوو شێوەیە گەڵا هەیە و گوڵوشی هەیە بەستاکە گەڵاکەی لە بەهارە زۆرە شتێکی پێوترێ قوڕایەکە هەڵە نەبوونیە بڵێ قورادە هەڵبەت هەنێ شۆن پێڵێ کینیواڵی پێڵێن هەنێ شۆن پێڵێ قورادە تامەکەیشی لە بینی کەوەر و پیازایە بۆوانی کە کەم خوێنن زۆر بەسوودە لەبەرەوەی ڕێژەیەکی کبریتی زۆر چاکتایە گۆگردی زۆر چاکتایە ئەوانەی کەم خوێنن زۆر ئیسفادەی لەکەن بێلەوە فیتامین ئیشی ڕێژەیەکی فیتامین ئی زۆر چاکە بۆ مەسڵن بۆ وزە زۆر بەسوودە ئەمە جگەلەوەی مامۆستا شێخ فاتح ئێمە خواردنێکی دیکی خۆشی کەشمانێت تقریبا و میوە بەکاریە ئەوش ڕێواسەوە نیە ناوچە کوێستانیەکان و ئەوانە ڕێواز هەڵبەت ئەمڕۆمە لە بازارە بینیتم ڕێواز تامێکی ترشی خۆشیە زۆر خەڵکی حەزی لێیە بەکارێ بەس ڕێواز خواردنەکەی زۆری خەڵکی سێگەی لەگەڵ خوێیشی زۆرەکاتە سەری ئەو خوێ زۆر زەرمەندە بووی بەڵام ڕێواز بە تەنها خۆی بیخۆ زۆر باشە خاستن لە پارشێوان ئەوانەی کە هەستەکەن کە بە ڕۆژ تونیانە بێ یەک ڕێوازیە بخوا بۆ مەسەن نایڵێت تونی بێت ڕێواز بۆ چەوری باشە ڕێواز بۆ زەخت باشە ڕێواز بۆ مائیدە باشە بێلەوە گوڵی ڕێوازەکە ئەگەر بێتوانی کە شەکریان هەیە گوڵی ڕێوازەکە ئەتوانێن وشکیکەنەوە بیهارم بۆ شەکرەش بەکاری بێنن ئێستا گوڵێکی بچووکەیە بۆ شەکرە بەکارەهێنرێت نازم چی پێڵن لەبا لە عتارەکان هەیە بڵین بەیبوونە مامۆستا شێخ فاتح شتێکی بچکۆلەیە هەر خڕا بۆ شەکرە بەکاری هێنرێت کە شەکرە دابەزێنێت ئەوە بزانم لە جابارەکان هەنیەوە توەیەکە توێکی دەرەوەی با بڵین وڵاتی خۆمانە بەڵێ کوردستانە مۆرینگای پێڵێن ڕاستەکە مامۆستا شێخ فاتح تۆ لەگەڵ خواردنە بەهاریەکانە علاقە و با بڵین کۆنتاکت و حەزت لە کامیانە زۆرتر مەڵاهی گیابەهاریەکان زۆر خۆشە کنگر خۆشە گێلاخە زۆر خۆشە ئەوەی شێبنەری مەلیناوە زۆر باشە اینجا ئیتر هەمویان تقریبا هەمویان نەخورێت بەڕاستی بەس تەوان مامۆستا ئەحمەد ڕەنگە شارەزاتر بێلەوە بەعزی گیا هەیە چاکردنی ئەبێنە خۆی بۆ خۆی ناخوری سە بۆ نمونە هاس بەڵێ هەڵبەت چاکە هەمووی زۆربەی بەڵێ زۆربەی ئەم گیانە مامۆستا زۆربەی ئەم گیانە دەبێت چاچیکەیتەوە دەبێت هەڕەمەچی نهێنیت و لە دەستەوە هێنیت و بیخێنا دەبێت چاچیکەیتەوە هەیە درچی پێوە هەیە سێرەکەی ڕێگی هەیە ئەو ڕێگەی لەوانەیە نەخوردرێ سفادی لەکە بەڵێ یان قوڕ بەبێ کاردوو بەڵێ کاردوو دەبێت کڵانیێکی زۆر یان ترشی سماقا زۆر بیکڵێن یان لە شیرا بیکڵێنی اینجا بگاتە ئەو ئەنجامی کاردوو ئەنتیبایۆتێکی زۆر بەقوتی تایە بۆ شێرپەنجە زۆر باشە بۆ ئیلتیاباتی عامی لەش زۆر باشە کاردوو زەبەخشە کاردووە کۆڵۆم باشە
بۆمانە زۆر بە سوودە ڤیتامین ڕێژەی ڤیتامین سیەکی زۆر چاکی تایە لەگەڵ ڤیتامین ئیە. بەڵێ کاگە چێ نابێت ئەوەی کە جەنابەت شارەزای دێ چێ نابێت ئەم جیا بەهاریانە ئەم خواردنە بەهاریانە بخۆن ئەوانەی چ جۆرەك نەخۆشیان هەیە؟ مامۆستای بەڕێز هەڵبەت ئەم جیا بەهاریە بە هیچ شێوەیەک زەرەری نییە بۆ هەموو کەسێک شەتوانێ بێخوا تەنها لە مناڵەوە بگرێت تا گەورە. بەڵام بازە جیایەکەیە سێرەکەی ئەوانی لە ئافرەتە دووجان ناتوان بەکاری بێنن بنمونە مەسەن ئەو جانی کە با بڵێن سکچوونەکە بڵێ ئەوە ناتوانێت بەڵاڵوکوانە لە مانجی عفو لە مانجی تاکو مانجی 4 و 5 ناتوانێت بەکارێت لەوە بەڵاڵوکە مامۆستای جان ئەوانە کە تووشی سکسوونیەکە هەڵبەت باش نییە بۆیان وەچی کارچی کەسێک دەتوانێت لە مناڵەوە تا گەورە بەکاری بێنێ زۆر ئاساییشە. کاک ئەحمەد قارچک ئەکەوێتە با بڵین خواردنە بەهاریەکانەوە قارچکی کە لە شاخ خۆی ئەبێ نەک بەڵێ هەڵبەت لە مانجی 4 بە 2 قارچک دەرەچێت قارچکی ئەو دەشتی کوردی خۆمان دەرەچێت قارچک اینجا دوو بەرابەر ئەنتی ئەکسیدانیتیایە قارچک هەرچی جایەکەیە ئەنتی ئەکسیدانی شتابێ ئەو دوانیتیایە قارچک پێویست بە تعریفکردن ناکرا هەڵبەت باشێکی زۆر کاکشێخ ئەبیستین ئەڵەن قارچگە گەرژێرەکەی نازام سوور بێ و ئەگە نازام سپی بێ و ڕۆژ بێ و ینی جەنابەت وەکو شارەزایەک خەڵکی تر دوای ڕەمەزانەوە چەند ڕۆژێکی ماوە دوای جەژن لەوانەیە بنە ئەو کەژووچەوە بۆ ئەو خواردنە بەهاریانە ئەگەر قارچکیان بینی پرسیارە گرنگەکە لێرەیە کام قارچکە بۆ خواردنە بێ ئایا ڕنگ ئایا شێوە ئەو شوێنەی لی ئەڕێ هەیە ئەڵەن لە فلانە بندارە لە فلانە شوێنە نابێبی خۆی ئەو قارچکانەی بۆ خواردن ناشەن کامانە مامۆستای بەڕێز قارچک 6 زۆری هەیە 6 زۆری هەیە تایەتی ژەهراویە تایەتی خۆراکیە ئەو کەسی کە شارەزایی نەبێ دەست بە قارچکەوە نەدا دەبێت پێشوەخت چەند جاریکە ئەو قارچکەی بینی بێت ئەو قارچکەی کردبێت و خواردێتی لای ئێمە ژەهراویانە هەیە بەڵ تاچیدەیە ئەوانەی کە لە ژێر داری گۆییژە زۆر خراپە داری گۆیش بڵێ نابێت ئەو قارچکی لە دەوروبەری مەسافی نازان بزەبەت چەنێک بەس نابێت ئەو قارچکە بخور دێت بەس داری گۆیش لەوانی کە زۆر بابنێ قارچک ژاراوێ بێ لە ژێر داری گۆیی ژابێ ئەنێ قارچکەیە سێرەکەی بەلای ڕەشیە ئەدا ئەنێ قارچکەیە سێرەکەی ڕەنگەکانی تاوام نییە تێک با بڵێن لەوانێ تووشی هین بووە چۆن بڵێ هین لێ یاوە وەکو نەوعینێکەیە عفو ئێستاکە نایەتەوە بیرم وەکو فتریاتێکی وایە لێ یاوە نابێ بیخۆی چکەوە زەرمەندە. کاک ئەحمەد هاوکارم کاک عادل ئەڵێ بیستومە ئەو با بڵین دارانەی کە بنێشتیان هەیە بنێشتیانی وەکو قەزوان وەکو یاشیلەیەکیان نەبێت ئەوانش ئەوترێت قارچکی نزیکەوانش نابێت بخورێەوە تقریبان ئەوانش بازێکیان هەیە خاستن ئەوانی ئێستاکە قەزوانەکە باشترێکە بەڵام یەکێکی وەکو داربند نابێت قارچکی دەوروبەری بخۆێ ڕاست ئەی هەیە ژێری سوورە یان سپی ڕەش ئەو کامیان خۆی زۆربەی قارچکەکان ئوستازیان زۆربەی قارچکەکان ژێریان مەیلە و ڕەشێک هەیە هەیەشە مەیلە و با بڵێن قاوەیەکی کاڵە ئەگەر شوێنەکانی گونجاوی کێشیان نییە لەوانەیە لە خواردنیانە خۆی ئەوەی کە ژەهراویە ئایا یعنی لە ڕێگەی خاکەوە لە ڕێگەی شتێکی ترەوە ژەهراویە بێت تێکەچیە هەر خۆی ژەهراویە هەڵبەت ئەو دارە تەسیراتی ئەو دار ڕێگی ئەو دارە تاسیری کردووە لەسەر ڕێگی ئەو باڵی قارچکە ئەوەی گۆڕێت کاک ئەحمەد بە شێوازێکی گشتی ئەمانی ناومان هێنان ئەم خواردنە بەهاریانە ئەم جیا بەهاریانە بە شێوازی کاڵ و سەوزە بخورێن باشترە یا بە شێوازی کوڵان بخورێن لە ڕووی مامۆستای بەڕێز لەم سەوزە گیانە زۆریمان هەیە مەسەلەن ئێستاکە بۆ نمونە ترشۆکە بەڵێ ترشۆکە با بڵێن یان بەڕەزە ئەو سەوزە گیانیان لوشە با بڵێن پیچک ئەمانە زۆربەی ئەم گیانە ئەتوانێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ بیخوا ئەشتوانێ لێنێ بەڵام بەڕاستەوخۆ بەکوبابن بە فرێشی بیخوا باشترێکە کە لە ڕۆنا سوودی کاتەوە بیکڵێنێ ئەوانە یەکێ لەوانە مەسەلەن با بڵێن پیچک یان لوشە ئەم دوانە ڕێژەیەکی مادەی گۆگردی زۆر بەقوەتی تایە تەنانەت پیچک 3 بەرابەر بە سیر مادەی کبریتی تایە
ینی تۆ ئێستا سیری بخۆی لەوانێ بۆ ڕۆژی دوایی بۆنەکەی نەمێنێ بەڵام پیچک تا سێ ڕۆژ بۆنەکەی ئەمێنێ قسێکی ینی ئەو بۆنەی لە سیرا هەیە لە کبریتەکەی بەڵێ کبریتەکە مادەی کبریتە بەڵێ پیچک زۆر باشە و ئەتوانی بە شێوازێکی ڕاستەوخۆی بیخۆی زۆر بەسوودە و زەبەخشێکی زۆر چاکە بە قوربانە باسی پیچک مەکە شێف نەریمان زوو سیرەکاتە خواردنەکانەوە بە قورئان پیچکیشی تێکات دوای هەڵبەت قوراد ئەرە بن نەڕۆینەوە نە بە ماڵەوە نە بە مزگەوت نەبووی هەڵبەت قورادە و لوشە شەرا بەو شێوەیە بۆنیان هەیە بەڵام وەکو پیچک نابێت سا لوشەش زۆر بەسوودە لوشە و زەبەخشێکی زۆر باشی تایە با بڵێن خواردنەکەشی ڕاستە و خۆ بێ ئەو سەوزەکیانی کە مەسەلە توانی بەسەر سووری کەیتەوە ئێستا گێلاغە سوورەکرێتەوە با بڵێن گۆزروان سوورەکرێتەوە خەڵکێکی زۆر لەگەڵ هێلکە سووریەکاتەوە بڵێ ئەی کوڵێن و دوای لەگەڵ هێلکە و پیاز و شتیوا سووریەکاتەوە ژەمێکی خۆشای گەڵایەکی ئاوا هینی هەیە خڕی هەیە تۆڵەکە چۆنە تۆڵەکە زۆر باشە هەڵبەت تۆڵەکە لای بەعزێکی خەڵکی کە ئەیخوا تووشی ئاوسانی سکێ بێت پێی ناکەوێت نەختی کۆڵۆن عزیێتە کۆڵۆن عزیێتە ئەوەش لە کاتی سوورکردنەوەی زیاتر لەگەڵ پیازە ئەگەر بێت لەگەڵ هێلکە و پیازاکە سووریکەنەوە هەڵبەت عزیێتی کۆڵۆندا بەتەنها تۆڵەکە کە بیکڵێنە خۆی دانشە بە کەوچک بیخۆ ئاوەکەشی بخۆوە ئاوەکەی زۆر باشە خاستن بۆ لە وەرزی زستانە بۆ هەڵامەت و بۆ کۆکە و با بڵێن بۆ ئۆفلۆنزا بە شێوەیەکی ئام وەچی کە خۆشی دانشە بیخوانێت کە ئەناڵێن بەدەست کۆڵۆنە و قەبزیەوە زۆری سوادی هەیە لەبەر و ریشاڵێکی زۆری چاکشتیایە کاک ئەحمەد ئێمە ناوچەیەکمان هەیە لە هەرێمی کوردستان کە ناوچەیەکی ڕەنگین و جوانە ئەویش پارێزگای هەڵەبجەیە بەڵام بەداخەوە لە ساڵی هەشتاکانە بەرشاڵاوی با بڵێن کیمیاباران کەوتووە ئەم کیمیایە کە ڕژێنراوە بەسەر ئەو ناوچانەیە بەر ئەو خاکە کەوتۆ بێگومان ئایا خواردنە بەهاریەکان جا بەهاریەکان لەو ناوە مامۆستا شێخ فاتح هیچ توێژینەوەیەکی لەسەر کراوە ئایا خواردنیان خراپە یان نە ئەو کیمیایە هیچ تەسیرێکی لەسەر ئەو خواردنانە نییە؟ بەڵێ مامۆستای بەڕێز هەڵبەت زۆربەی ئێستاکە جابهاریەکان با بڵێن چێکو قوڕادە لە منطقەی هەورامانە زۆرە لە هەڵەبجەیە زۆر ئاساییشە خۆم تەنانەیەکی خۆم بای خۆم کەیەتەی خۆم هیچ کێشەیەکشی نییە زۆربەی ئەو جابارانەیەت ئێستاکە لەو منطقانەوە خاستە لە منطقەی هەڵەبجە و هەورامان زۆری بەسەرچۆ و بە حقیقەت خەڵکێکش بەکارێنێ ئێمە بێلەوە ئێستاکە داری هەنارخۆ هەناری کە لە هەڵەبجە هەیەی شوێنەکانیە خۆ هەموو شوانەی خۆی هەیە هەچەند لەوچ تایبەت نەبێ بە بەهارەوە بەڵام بەرباسیکەین ئەویش کوزەڵەیە کاک شێخ فاتح جارە کە باسی کنگرەکەی کنگر لەگەڵ کوزەڵا زۆر خۆشە بەڕاستی ئەویش لە دەم کانی و ئاوە پاک و سازگارەکانە بێ سوودەکانی کوزەڵە چی خواردن کوزەڵات بەت ئێستا هاوین وزستان شێ لە غەیری باری شارەیە لە بەر خۆ لە ژێری لە بیتتا بڵێ لە بیت شای سایکەن ینی هەموو کاتێکە کوزەڵە ئێستاکە لە ژێر بەردەستە کوزەڵە بۆ شەکرە زۆر باشە مامۆستا بەڵێ کوزەڵە بۆ شەکرە زۆر باشە و زەبەخشێکی باشی تایە با بڵێن خواردنی کوزەڵە بۆ مەعیدا هەسانکاریە بۆ هەرسکردنیان بۆ هەزمکردن تێگەی کوزەڵە لەگەڵ خواردنە لەسەر سوفرەیە داینێبی خۆی هیچ کاتێک ئەو خواردنە لە مەعیدایان نامێنێتەوە هەست ناکەی کە یەختێ مەسەن قورسە بێ بزەختێ لەسەر مەعیدەیە بێ بۆیە کوزەڵە زۆر بەسوودە و با دایمە لەسەر سوفری شابێ کوزەڵە بە شێوەیەکی شێ با بڵێن لای خۆواننا با بڵێن لەو شۆنە گەرمەکانی با بڵێن لە غێری کوردستان وەکو جەرجیرش بابەتێکە وەکو کوزەڵە بابەتێکە بەڵام کوزەڵی خۆمان سروشتیە خۆڕسکە بەڵەیە بۆ میز بەڵەیەمان زۆر ماوە بەڵام ئێستا کاتی بچن لای ڕکلامی بازرگانی دوایش ئەچینە لای شێف نەریمان بزانین چی حازر کردو بۆمان ئێستا بینەرانی عزیز و خۆشەویست ئەچینە لای ڕکلامی بازرگانی و لەسەر ئەم تەوەرێ لەگەڵ بەڕێز کاک ئەحمەدا لەسەر گیابەهاریەکان بەردەوامە بین. بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسی و نەخۆشخانەی بەخشین بەرنامەی سی گەوهەر پێشکەش دەکرێت. سڵاوی خۆتان لەبێ دووبارە عزیزان و خۆشەویستانی پرۆگرامی سی گەوهەر دووبارە لە خزمەت کاک ئەحمەد شارەزا و ڕۆکناس لەگەڵ جەنابی مامۆستا شێخ فاتح شێف نەریمان لە چێشتخانەی سی گەوهەرین
ئەمڕۆ لەگەڵ باسەکەی ئێمە تەنسیقێکی جوان هەیە شێف نەریمان مامۆستا شێخ فاتح هەستاوە کنگر بە ماسی و ئەو بەشێک لەو جیا بەهاریانەی کە هەیە حازری کردووە دەبا بێنی لای کاک شێف ئەمڕۆ سەرەتای بەرنامەش باست کرد بەس ئەمڕۆ چی بۆ حازر کردوین ئەمڕۆ کنگر ماسێکمان ئامادە کردووە زۆرشمان پێڵێک کنگر کەباب بە سۆسێک کردومانە ئێمە بە هێلکەیە تۆزێ دۆشاوە بەهاراتمان تۆزێ بەکارێنەوە بیبەری ڕەش لەگەڵ ڕۆزماریە لەگەڵ تۆزێک کەچەبە بۆیە ئەو ڕەنگی ئەو کنگرماسیە ئاڵبێت جوان بێت ئەمە خواردنە سەرەکەی ئەمە خواردنی ئەو بەڵێ سوبێکیشمان حازر کردەوە بە گێلاخە سوبێکی گێلاخە و گێزەر و ماشی سەوز و نیسک جوانە بەڵێ ئەومان ئامادە برنجێکیشمان ئامادە کردووە هەم بە گێلاخە بەم شێوازە وەڵا برا برنجەکەی بەهارمان تاواتی لێرە ئەو بووە ئەمەش بەرگێ لاخە هەمیش باش ئەمانە چین ئەحمدار توی پرسن ئەمە وابزانم ئەمان هینە ئەوە گۆزر کوزەڵەیە کوزەڵەیە ئەی ئەمانە چین کردو بەڵێ مامۆستای بەڕێز ئەمەیان گۆزروانە هەڵبەت ئەمە گەڵای گۆزروانە گەڵای گۆزروان لەو شاخانە لەو دیانە لە کوردستانی خۆوانە زۆر زۆرە خەڵکێکی زۆر ئاشنایان هەیە زۆر پێخۆش ینی حەزیان لێە کە بە بەردەوام بیخۆن خاستەوانی کە تەمەنیان هەیە ینی بنەکەیشی لێکاتەوە بەڕێگەوە ئەلبەت گەڵاکەی خۆشترێکە مامۆستای بەڕێز کە ڕیشاڵەکە زیاتر لە لینجێکە لەو گەڵایە لە زەویات نەهێڵی بەڵێ تۆ ئەو ڕێژەی لێکی تۆ بڵێ هەڵبەت گەڵاکەی زۆر بەسوودە ئەمە چۆنە خۆە مامۆستای بەڕێزەمە خەڵکیی زۆر ئەی کوڵێنێ لە دوای کوڵانن سوورێکاتەوە لە یەرکە و پیازە بەڵام مەشتوانێ بیکوڵێنێ بە تەنا خۆی بیخواتەوە نەختێ دەرکاویە وا خۆشە لەگەڵ سوورەوەکرد نابێت ئەمە کاردوو ئەمە لەو جیانە کە زۆر بەسوودن زۆر دەوڵەمەندن ئەنتیەکسیدانی باشتیایە بۆ ئیلتیابات خەڵکێ زۆر بۆ شێرپەنجە بەکاریانە هەروە بێتەوە با بڵێن ئەم کاردووە شێوەی بەکارهێنانی دەبێت نەختێ بە وریایەوە بەکاربێت زۆر کەس شارەزایەکی لێ نییە ئەوان نابێ بخورێ دەبێت بەلای کەمەوە لە ترشا ئەو ترشا بکوڵدرێ یان لە شیرا بکوڵدرێ منطقی با بڵێن زۆر کوێستانەکان لە شیرا ئەیکوڵێن دوای وەینجا سوورێکەکەنەوە یان مەسیاهەیە یاپراغی پێلێنێ یاپراغی کاردوو بەڵێ ینی بۆ نە برنجشتەکە کاتە ئەم گەڵایەوە بەڵێ بەزەوەکو گەڵامێ و ناوەکو گەڵامێ بەڵێ جا کاردوو سوودێکی زۆری هەیە با بڵێن بوانەی کە دایمە سکێشیانەیە پێچ بەناو سکیانەیە سکێشیان هەیە ئەم منطقی با بڵێن لاینە ئەتوانن کاتێکە بیکوڵێنن باش بیخۆن بەتەنها بیخۆن بێەوەی کە سوورشیکەنەوە بێرەوە کە گوتمان ئەنتیەکسیدانێکی زۆر باش تێ بۆ ئیلتیاباتی عامی لەش زۆر بەسوودە تاوان کاک ئەحمەد بە شێوەی وەکو جەناب بە وەکو یاپراغ بەکاریە وەکو سوورۆکردن وەروەها وەکو شلش کە ئەوە زۆر باوترە بەڵێ لەگەڵ کنگرماسی زۆر خۆش کوزەڵە بەڵێ بەڕاست ئەم کنگر کەبابە یەکەم ڕۆژە ئیبیستم یەکەم جارە کاک شێف نەریمان ئەڵێ لە زۆر شوێن وای پێوترە بەس شێف نەریمان چونکە خەڵکی منطقەی دۆڵی جافایەتیە ئیتروە ئەزانێ کە ئەوێ وتی هەموو کورسان ئەڵێ کاک شێخ لای ئێوە کنگر کەباب بە 20 کنگر ماسیەک بەڵێ هەر کنگر ماسیەکە ئەوە ئێمە سێ کەسین کاکە خۆوایە زۆر شوێنەوە بێڵێت ئەڵێ کنگر ماسی بەڵام کەبابیشی بەس کەوتێ کنگر بە کەباب خۆشترە بێ کەباب بەسەنی توانە وەکو شێوازی کەباب دروستەکرێت سوور ئەکرێتەوە ئەوە دەستی وەکو کەباب شی لە شێوەیە بڵێ ئەمە بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمە نازانم لە کام کامێرەوە ئەمە دوای ئەمە بڵێن ئامادە کراوە کوڵێنراوە و نەکراوەتە سۆسەکەەوە سوور نەکراتەوە بەس ئەمان سوور کراوە هێلکەتی نەکردو ماوە کاک ئەحمەد پرسیارێک ئەم بابەتانە بە سوورکردنەوە سوودە تەندروستەکانیان زیاتر ئەگا بە مرۆڤ یا بە کوڵاندن مامۆستای بڵە بەڕێز هەڵبەت وەکو گوتمان ئەگەر بە فرێشی بتوانێت بە فرێشی بیخوا ئەو جیانش کە ینی بە فرێشی ناتوانانی بیخۆی بکوڵ درێ باشە ئایا لە ئاوەکەی ئیسفادە کوێ یان ئایا خۆی بخۆیت
کە سوورەوەکرا هەڵبەت خۆتەزانی لە ڕۆنا بەشێکی زۆری لەو با بڵێن کانزا ڤیتامینی تیا لە دەسەدا چکە زۆر سوورەکەێتەوە لە ماڕۆنا تاشی شێف نەریمان زەڵاتەکە چیە ئەمڕۆ؟ زەڵاتەیەکی تەندروستمان ئامادەکرێت ئەمڕۆ ئەوە جێزەرە کەلەرمە کاهووە تەماتەیە لەگەڵ تورە بۆ شێوازش ڕازانومانەتەوە زایدەن سیر سیریشی تیا بەس زۆر شێوازە ناگاگرتن ڕاست ئەحمەد هەند جار شێف نەریمان پەڵپینەش بەکارێنێت پڵپینەی جاوە غەنی عنی تعریفەڵێ پڵپینەوە حەدیسیە پڵپینە شتێکی زۆر باشە پڵپینەش بەکارێن پڵپینە بەڵێ پڵپینە بەنیسێک پڵپینە بەنیسێک پڵپینە بە سوورۆکردن بە کوڵانن پڵپینە هەرەوە بیخۆ پڵپینە زۆر بە سوودە ئەنتیئۆکسیدانی باشی تایە پڵپینە بۆ زاکیرە باشە پڵپینە بەبوونی ڕیشاڵێکی زۆری تایە لینجیەکی زۆری تایە بۆ ئێسقان زۆر باشە ئەم ژێلاخەی باسدان کرد ئەمڕۆ دەسوچاوی خۆش بە کاکشێف نەریمان هەم کردوێتی بە سوپ لە برنج هەم لە برنجیشە بەڕاستە حەزەکەم هەم لە ڕووی تامەوە چۆن دەرەچێت ئەگەر تۆ تاقیت کردێتەوە هەم ئایا سوودە تەندروستەکانیشی دیسانەوەکە تاکید زۆر بە سوودە ئایا بە سوپیە بیخۆی ئایان لە برنجا بێ وابزانم کە لە سوپەکەی بێ سوودی زیاترە بێت تاکو برنجەکە لەگە برنجەکە بەڵێت لە برنجەکە زیاتر ئەکڵێ بەڵام لە سوپەکەیە بەوەنێ میسکی تێکردووە کاکە شێف نێریمان وابزانم میسکو چی تێکرد و سوپەکە سکەلەرمی سۆز ماشی سۆز تەوان ئەوانە هەرهەمووی وزە بەخشی باشن کانزای باشن مادەی بقولیاتی کەتیایەتی پرۆتینێکی چاشتایە هەڵبەت بە شێوەی سوپەکە گەلێ باشتر و خۆشتری شەبێ تقریبان تاکو برنجەکەیە لێرە پرسیارەکەت ماوە نەوەڵە بە خزمەت شێف ئێرە بزانین شەکانی خۆکاتینەوە ئێمە لە کۆتایی بەرنامێنەوە کاک شێخ فاتح جەنابەت وتێ بینم خۆشە لەگەڵم خواردنانەوە نیە زوو لە ماڵەوە بۆت ئامادەکەن هیتر بە پێی ئەوەی کە من بۆیان بەرمەوە بێ تەوانم گیایانە هەر ئامادەکردن و هەتا دەستکەوتنیشی زۆر ئاسان نییە جاروێتەوە بۆ شتێکە گەڕی لە بازار وڵا لە بازار ئاسانە بە پارە بەس بەخواست بەعزجار ئاسان نییە ینی جاروای ئەگەر بە تازایی دەسێ نەکەوێت مامۆستای بەڕێز ئەم سەڵزە گیانە تەمەنیان کورتە تەمەنیان کورتە لە مانگ تاکو 45 ڕۆژ دوایەوە نامێنێ هەڵبە دوایەوەش کاگەر بشمێنێ ئەو تامی نامێنێت چکۆ تینی خۆر بەقوتەرێ بەهێزە بێ بۆ ئێستاکە هەرێکی گەورەیە کە لە ژێر دەستایە چەنێ بتوانی بیخۆی ئێستا ینی تۆزێک بەسەر چویتر پیرە بێ خۆشش دابێ خواردنی ئێستاکە تامی خۆشە لەم بەهارێکەوتی سەوزە جای بەهار لە بەهارە خۆشە جا یەک سیفەتی کوردستانی زۆر مویمە کاک شێخ فاتح مامۆستا ئەحمەد بەهار لە گەرمێنەوە دەست پێکا سەرەتا لە بڵین کەلار و کفری و لەوانەوە دێت بەرەو دەربەنی خان و قەرەداخ یەتە سلێمانی ئەنجا ئەڕوا بەرە و بڵین منتیقی شارباژێر و ناوچە کوێستانەکان یعنی ئەو کاتی لەوێ خواردنە بەهارەکانی تر پیرە بن لە منتیقی شارباژێر و هەورامان درێژی هەیە لە کوردستان بەڵێ لەوێ بە تازەی وردەوردە پێەکە دروستە ئەلبەت لە منتیقی گەرمیانەکان کەمترە بەڵام کاگەینە بە سەماڵین سلێمانی و سەروی سلێمانی و تاکو کوێستانەکان زیاترە بێ بسەن ئەمێنێتەوە ماوەیەکی باش ئەمێنێتەوە بۆ تا لە دەوروبەری سلێمانی تەواوێ سەرەکەی لە دەوروبەری قەڵاتزیە بۆمانێت گەرمیانە کرد کاکدانا لە سنگا و گەرمیان و ئەو منتیقانە شتێکی تر هەیە لە باتی قارچەکەویش چمەی پێڵوانیە بەڵێ دۆمەڵان بە کوردی خۆمان دۆمەڵان ئەوە چه ئیسپادێکیە چه سوودێکیە دۆمەڵان هەڵبەت دۆمەڵان هەر لە کۆنەوەڵێن دۆمەڵان لە گۆشت خۆشترە سەبا سوودەکانی بێلەوەی کە سوودێکی زۆری هەیە سوبحانەڵڵا دۆمەڵان بە شێوەیەک بە هەورە بروسکا بێ ئەو ساڵی کە هەورە بروسکە نەبێ سێرەکەی دۆمەڵان نییە هەش بێ زۆر کەمە تەسیراتی ئەو کاریگەری بەس بڵێن ئەو هەورە بروسکەیە لەو ئەرزە لەو زەویەیە ئەیتەقێنێ ئەو دۆمەڵانی لێ هینە بێ با بڵێن سەوزە بێ لێ دەرەچێ دۆمەڵان حەدیسی لەسرە ئاوەکەی بۆ چاو ئاوی دۆمەڵان بۆ چاو زۆر بەسوودە خۆشی دۆڵەمەنە بۆ پرۆتینێکی زۆر لە گۆشت باشترە تەمە چکە خۆڕسکیشە
بە هیچ شێوەیەکە زەرێری نییە. دۆمەڵان خواردنی دۆمەڵان زەرێری نییە، دۆمەڵانش وەکو قارچک باش و خراپی نییە، هەر هەمووی چاکە. هەڵەنە بم ئەم ساڵ گەیشتە سەر و 100,000 شتێکی وان مامەشێخ وانە باسمان لە قارچک کرد لە کۆتایی پرۆگرامەکەش نزیک بوونێتەوە لە ئەم تەوەرەیە. قارچک شتێکی ئەڵەن ئەو شەوەی ئەو ڕۆژەی هەورە بروسکە بێ بەیانی قارچک دەرێ ئەمە ڕاستەیە نەیەک دوو ئەو قارچکی کە خۆڕسکە و لە دەشتایە وەکو قارچکە وایە کە لە بیدیان لە باسی شنوک بڵی کارگەیانی کارخانەیەک دروستەکرێ ئایا لە ڕووی سوودەوە هەمان ئەو بڕی ئۆکسادیتی تایە کە بە سوود بێ؟ هەڵبەت هەرچی شتێ لە سەوزە جیاکانە خۆڕسک بێ مامۆستای بەڕێز لەوە باشترە کە لە ژێربەی تابێ. بۆ نمونە قارچکەکە ئێستاکە و قارچکەی کە بابنین لەم مانگی چوارەوە تا مانگی پێنج زۆرە بێ لەو دەشتانەی خۆمان زۆرە بێت کە فەرموو هەورە بروسکە بڵێ تاسیراتێکی زۆریە هەورە بروسکە لەو زەویە لەو عەرزەیەدا. ئەو قارچکەی کە بە شێوەیەکی خۆڕسک و سروشتیە بێ وەکووتمان دوو بەرابەر ئەنتی ئەکسیدانیتیە بەرامبەر هەر هەموو جایەکانیکە. ئەو قارچکەی کە ئێستاش کرد لە بیتابێت لە باڵێن هەموو وەرزەکانە پێیابێ ئەوەش هەر چاکە، بەڵام وەکەوە نییە کە لە خۆرسکەکە هەیەی وەکووتمان تشقی خۆرەکە ئەو بارانە کە ئاوی ئەو بارانە لێیە لەو زەویە ئەو قارچکەی پێ بەرهەم دێت ئەو هەوایە ئەو ئاو هەوایە تێگەی ئەوانە هەمووی تەئسیراتی خۆی بۆ کە ئەو قارچکە پێکێت. کاکدانایان باسی شتێکی سەرکیمان نەکرد کە هەروکو چۆن ئێستا خەڵک کەرەوز و تەرخون و ئەمانە خوات بە هەمان شێوە پیازی تەڕیشەخوا پیازی تەڕ لەم وەرزا زۆرە تەڕەپیاز ئایا سوودەکانی زیاترە لە پیاز خۆی پیازی وشک؟ هەڵبەت تەڕەپیاز ئەو گەڵا سەوزە کە لەو تەڕەپیازە تەمان ئاوێکی زۆری تایە، مادەی کبریتی چاکیشی تایە. تەڕەپیاز بۆ شەکرە پەنکریاس چالاکە کاتەوە، ئەوانەی کە شەکریانە ئەگەر زۆربەی خەڵک ببوونی عەزیەتی کۆڵۆنەدا کەمتر پیازە خۆن یان لەبەر بۆنەکەی ئەجینا ڕۆژانە 250 گرام پیاز بخوا باوەڕکە شەکرا سەری نامێنێت لەرەشی. فەرقی تەڕەپیاز و نێرکە پیاز چییە؟ نێرکە پیازەکە و گەڵای بابنی ئەو تەڕەپیازەیە بە سەوزیە ناڵم گاتە ئەوەی کە حەدێکی بەسەنە گەورە بێ ئەو تەڕەپیازە بەس بەتەڕی بە فرێشی ئەو گەڵایی لێکەنەوە. نێرکە پیاز زەمبڕەقەکەیانەوەی کە ئەو نێرکە پیازەش کە بۆ کەلانە بەڵێ بۆ کەلانش بەکاریە، بەڵام بۆ کەلانە زۆر خۆش بڵێ نێرکە پیازەکە کاتێ پێشەوەی نەختێ گوڵ بکە ئەوە خۆشترە بێ وردکردنی لە کەلانەیە زووی نابێ دانارزی. ڕاستە چیمان نەپرسیوە یا ویستوتە چی بڵێ بەهۆی پرسیارەکانی ئێمە ڕێگرمان دەکەوێتی لە کۆتایی پرۆگرامەکە خواردنە بەهاریەکان لە خزمەت مامۆستای بەڕێز زۆر سپاس. هەڵبەت ئەو باسی سەوزە جیایەکانمان کرد کە لە بەهارا بێ باوەی تەمەنشیان کورتە، بەڵام سەوزەکانی کە با بڵێن بۆ نمونە کەوەر کەرەوز مادەنووس جەرجیر هەروابێتە تەڕەتیزە تور تەڕەپیاز ئارەمانە هەیە نعنا ڕێحانە بزات نعنا و ڕێحانە زۆر باشە بۆ کۆڵۆن. نانا و ڕێحان بۆ مەعیدەش باشە، ڕێحان بۆ زاکیرەش باشە. خواردنی ڕێحانە لەگەڵ لەسەر سوفرەکەیە لەگەڵ نعنایە لەگەڵ سەوزانی کە بە بەردەوام هەیە زۆر زەرورە لە کاتی خواردنە لەسەر سوفرەیە بێ. یەک ئانێکی شتیانی شتیان بۆ خواردن نکاتەوە، دوو کانزایەکی زۆری باشی تایە، ڕێژەی ئاسنێکی زۆر چاکی تایە، ئەوانەی کەم خوێنن ئەوانەی بێهێزن ئەوانەی ئەژنۆیانی هێشێ. ئەم سەوزە گیانە تا دەست بەرێ بۆ برنج و بۆ شلەکە بە ڕبعێکی ناڵێم نیوەی با ڕبعێکی خواردنەکان سەوزیەکە بێ دوای بچێتە سەرەوەی کە تەرخۆنی شەر بۆ جۆرە تەرخونیش باشە، بەڵام تەرخون ڕێژەیەکی ترۆزین نەختێت لە باپڵین پیاوانە کەمەکاتەوە هەڵبەت ڕێژەی خواردنی کەمتر بێ باشترێکە. لە کۆتاییشە هەموو شتێک وەک شەرع فەرموویە کاکشێخ بە ئەندازی پێویست بخورێ و زیای لێ نەخورێت چونکە خراپبوو بۆ تەندروستی. تاکید سەوزە هەرچی خواردنێک لە ئەندازەی خۆیان بخۆردرێت لەوە باشتر کە زیادە ڕەوی لێ بکەیت و مەسەن لەلایەکەوە سوودی هەیە لەلایەکەوەش زەرەری لێ بە دەست و چاو خۆش بێ. زۆر سپاس عەزەتمان نایکاتمان گرتی زۆر سپاس دەکەین. بینەرانی عەزیز و خۆشەویست کاکشێخ سوودیان بەڕاستی لە ئەو بابەتانە وەرگرت بێ. ئێمە لە تەوەری دووەمە میوانداری مامۆستای بەڕێز دکتۆر شاخەوان سیا مەنسووریمان کردو لەسەر گرنگی و فەزلی ئەم دەشەوەی کۆتایی کە ئێستا ئێمە
لەم دەشەوە داین جا وردە پێشوازی لێ بکەین و قورئان خوێنێکیشمان هەیە مامۆستا قورئان خوێنەکەشمان ئەگەر بانگ بکەین لە خزمەتیان بە پێشەوە بەڵێ مامۆستای قورئان خوێنیش بانکەین بەڵێ یەکەوە ئینشاءالله کاک پێشەوەیە وەڵاهی یەک دقیقە با من حەزەکەی جا لە پێشەوە قورئان خوێنەکەمان کەین تا مامۆستا ئامادە بێت زۆر باشە کاک محەممەد فەریدون مامۆستا محەممەد جەنابە تەشریفێن فەرموو مامۆستا محەممەد قورئان خوێنە ئەمڕۆ لەگەڵمانە بێ یاخەوە خێر بێ باشی قوربان یاخەوە خێر بێ خێر بیت باشی بە قوربان یاخەوە خێر بیت بەسەر چاو فەرموو مامۆستا شێخ فاتح ئێمە لە دەشەوی کۆتاییان بێگومان گرنگە ئەم دەشەوە لە یاد نەکەین مامۆستا شاخەوانی شوار تەشریفی هێنا مامۆستا خێر بێ عەلەیکە السەلام وەرەحمەتوڵڵاه باشی قوربان جان باشی مامۆستا جان باشی قوربان باشی خێر بێ ئێرە مامۆستا جان السلام عليكم حاجي موسى خير بيا اخو مامۆستا گەم خێر بێ یاخەوە خالد الله يسلمك يا ربي یاخوا بەخێر بێ مامۆستا شاخەوان باي قربتان باريزي خێر بێ یاخەوە تاعاتی ولا امين يا رب العالمين سلام عليكم سەرەتای گوێمان لە قورئانەکەی مامۆستا بێت ئەنجا بچینە لە مامۆستا شاخەوان ئینشاءالله باشترە مامۆستا مامۆستا محەممەد لە خزمەتیان ئەگەر هەندێک قورئانمان بۆ بخوێنێ ئینشاءالله چینە ناو باسە ئیمانیەکەمان أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين وإن عاقبتم فعاقبوا بمثل ما عوقبتم به ولئن صبرتم لهو خير للصابرين واصبر وما صبرك إلا بالله ولئن صبرتم لهو خير للصابرين واصبر وما صبرك إلا بالله واصبر وما صبرك إلا بالله ولا تحزن عليهم ولا تك في ضيق مما يمكرون
والذين هم محسنون صدق الله العظيم. يا ربي خوش زبط وموسى سكان خوش يا خو السلام عليكم توفيق ان شاء الله. ما شاء الله دەنگێکی نەرم و خۆش. زۆر جوان بوو. مامۆستا گیانی خوا بەخێر بن ان شاء الله. خالد رازي چ قیرائەتێک بوو؟ مصري ومسلم تلاوەی میسری. دەست خۆش بێ ئەخوا. هەر بە تلاوی میسری ئەخوێن جنابتان یا عێراقیش ئەخوێن مامۆستا محەممەد؟ من عراقي ناخوين والله بس تلاوي مصري وترتيل جارجار اخوين. بەڵێ قراءة حفص يجب بەڵێ قیرای حەفظ بەڵێ. دکتۆر بەخێر بێ. خوابتان باريزي یاخوا بەخێر بێ. خواهي قورا محفوظ. دکتۆر هەر بەو بۆن و بەرامەی لە چێشتخانەی سیگەوهرە کنگر بە کەباب یا کنگر ماسی تۆ لەگەڵ ئەوانە با پرسیارەکە لەکەم لەگەڵ ئەوانە بینت چۆنە لەگەڵ جیا بەهاریەکان لەگەڵ خواردنە بەهاریەکان؟ بسم الله الرحمن الرحيم. دەستان خۆش بێخوای گەورە پاداشتان باتۆ کە لەم سی ڕۆژەی ڕەمەزانە هەموو یاواری عەزێتە کێشن و لێرە جەنابتانمان دووە بن خۆی تەعالا پاداشتی جەنابتان و برا بەڕێزانە باتۆ کە لە پشتی کامێرەون یا لە ژووری کۆنتڕۆڵ. بەڵام پێم وایە ئەوەی کە لەم تەمەنەی ئێمە یا گەورەتر بێ بینی باشە لەگەڵ شتانەیە. بەس زیاتر ئەم تازەی ئێستا نازانم کنگر چیە و نازان دۆمەڵان چیە و نازان قارچک چیە و تەمەن قەناعەتم وایە تەمەنەی ئێمە زۆر حەزیان لەو شتانەیە. من بۆ خۆم بۆ زۆر حەزم لە کنگرە، حەزم لە دۆمەڵانە، حەزم لە قارچکە، حەزم لەو شتانە هەیە. جیلی مامە شێخ جیلی نۆتێلاوانە ناخۆنە بە تایبەتی ئەگەر مەسەلەن ناوی گۆشتێکی بۆی کنگر بە ماسی یا کنگر بە کەباب بە کەباب ئەگەر ناوێکی گۆشتێکی لەگەڵا بێەوەیتر خۆشترە بێ. ڕاستم. ماوەسەکان ئێمە کەوتونێتە ناو شەو مبارەکانی قادر. ئەم شەوانە بە حەقەت فرسەتێکی زۆر زۆر گەورەیە. وەختی ئینسان غافڵە بێ لی زۆر ئەسەفێکی زۆر لە قیامەتا دەستیەکەوێت. چی بکەین بۆی ئەم فرسەتە گەورە کە ئێستێمە لە سەرەتای ئەو شەوانەیەن یەک شەوی قەدر ڕۆشتووە، چی بکەین ئەم دەستکەوتە گەورەمان لە دەست دەڕاشێت؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان بەڕێزان خوای پەروەردگار جەلە جەلاله و معلومی جەنابتانە لە ناو 12 مانگی ڕێکدا خوای پەروەردگار مانگێکی هەڵبژاردووە و چۆن پێغەمبەر یوسفی هەڵبژاردووە لە نێو 12 براکەیە. پاشان لە ناو ئەم مانگەشدا خوای پەروەردگار شەوێکی هەڵبژاردووە. ئەم شەوە خەڵاتێکە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە تەمەنیان کورتە. وەکو ئەنەسە فەرمێ پێغەمبەری خوا تەمەنی ئومەتەکەیان پیشاندا تەمەنیان کەم بوو. دوای خوای پەروەردگار ئەمایەتیدا گردە خوارەوە یاخود لەسەر قیسەی کابرای بەنی ئیسرائیل کە 1000 دانە مانگ جیهادی کردووە و شەو نوێژی کردووە. بۆیە بەڕاستی ئێمە فرسەتێکی گەورەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خير الناس من طال عمره وحسن عمله. باشترین کەسە و کەسێک کە تەمەنی درێژ بێ. جا درێژبوونی تەمەن هەندێک جار ئەوە نییە کە ساڵ زیاد بکە، بەم بەرەکەتەیە. یعنی تۆ تەسەور کە خوای پەروەردگار کە باسی لەیلەتول قەدرەکە فەرمێ لەیلەتول قەدر خەیر من ئەلفی شەهر، نەک هێندەی 1000 مانگە. فەرمێ خەیر و یعنی لە 1000 مانگەکە چاکترە. یعنی ئەم ئینسانە کاتێک کە ئەم شەوی قەدرە بەدەست ئێنێ خوای کا بە قسمەتی وەکو ئەوایە 83 ساڵ و 4 دانە مانگی ڕەبەق ئەم ئینسانە خەریکی عیبادەت بکە بەبێ تاوان بەبێ گوناح. ئەمە زۆر گەورەیە. یعنی تۆ وەکو ئەوایە ئەم 80 ساڵ و ئەو 3 مانگە خەریکی عیبادەت و بەندایەتی بکەین، نەگوناح بکەین، نە نەزەر بکەین، نە هیچ بکەین. جا بەڕاستی ئەمە فرسەتێکی گەورەیە. بۆیە پێغەمبەری خوا کە باسی ڕەمەزانی کردووە فەرموویەتی من حوریمە فەقەد حوریمە الخەیڕە کولە. هەر کەسێک لەمە بێ بەش بێ ئەوە لە هەموو شتێک بێ بەشە. بۆیە بەڕاستی لەیلەتول قەدر پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە فەرمووی من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. أو خوي تعالى لقناها كان يخوش بيت لو قناها هنيك كردويتي حق الله باشان برزان پیغمبری خوا صلی الله علیه وسلم بيجقل بقول بعمليش خوي ما يكردوه يعني بعملي بكرداري خوي دايق من عائشة بما نجارته لصحيح بخاري دهاتوا أفرميه پیغمبری خوا صلی الله عليه وسلم إذا دخل العشر أقرب قشتها أمد شوا سيشتي أكرت يا كم أفرميه أحيا الليلة
شەوەکەی زیندۆ کردو بە عیبادەت بووی لە دەستی نەچێت ئێمە خەڵکانێکی زۆرە بوو بەڕێزان پار لەگەڵمان نبوون ێستا مردوون خەڵکانێکە بوو پار لەگەڵمان نبوون لە مزگەوت ئێستا لە ماڵەوە لەسەر جێگە کەوتن بەڕاستی وەنیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی ئەحیا اللەیلە ئەو شەوەی زیندۆ کردو بە عیبادەت وأيقظ أهله ومن زۆر گرنگە وأمر أهلك بالصلاة واصطبر عليها وأيقظ أهله وهروها قوا أنفسكم وأهليكم نارا مسؤولين لوانش أبي باوك ودايك من داڵەکانیان خێزانەکەی خەبەرکەنەوە پێی بڵن فرسەتە ئەم لەیلەتول قەدرە با لە دەستمان نەچێ ئەجر و پاداشتێکی گەورەی هەیە بەڕاستی ئینسان حیسابی قیامەتی حیسابی بانکی قیامەتی پڕاکا بەڕاستی بەم لەیلەتول قەدرە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیقەظ ئەهلەهو باڵمناڵشی خەبەرە کردو ئەوەی کە بۆ خۆی پێخۆش بوو وانش پێخۆش بوو وشد المئزرة خۆشی گورجوگۆڵە کردەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی گورجوگۆڵە کردەوە بە شێوازێک عیبادەت و بەندایەتیە کرد کە لە غەیری ڕەمەزاندا و لە غەیری لەیلەتول قەدرەوەی ناکرد بۆیە بەڕاستی ئەم لەیلەتول قەدرە مامۆستایان برایان فرسەتێکی زۆر گەورەیە بەڕاستی هەدیەیەکی خوای پەروەردگارە جەل جەلاله بۆ ئینسانەکان یعنی ئەم هەدیەیە ئەم دیاریە بۆیە کە ئینسان بە پاکی بگەڕێت و حزوری خوای پەروەردگارە جەل جەلاله آخر کرێکاریەکی کەم و پاداشتێکی زۆر زۆر کاکە ئەم لەیلەتول قەدرە ئەوەش نییە بڵێن بە حەدیث ظەنی و دیلالەیە و گومانی لەسەر و کاکە ئەمە ئایەتە ئەمە ئایەتە خوای پەروەردگار لەیلەتول قەدری دیاری کردو خەڵاتێکی خوایە بۆ عەبدێک کە خۆی بیەوێت ئەم خەڵاتە خوای پەروەردگار ناوی ناوە لەیلەتول قەدر شەوی ڕێز ئینسانێک لەیلەتول قەدر دانیشێ قەدری لای خوا زیاد دەکات قەدری لای خوا زیاد دەکات لەیلەتول قەدر لە قەدر لە زبانی عەبرەدا مەعنای ضەیقیش دێ شەوێکە مەلایکەت فریشتە دێتە خوارەوە ئەرز تەسکە بێتەوە ئەوەندە فریشتە جێ نابێتەوە قەدرە چونکە قورئان لەو شەوەدا کە قورئان ڕێزە قورئان بەرەکەتە قەدرە تەقدیری ئەرزاق و ئاجالی ئینسانی تێدایە بۆیە ئەم لەیلەتول قەدرە شەویشی زۆر گەورەیە بەڕاستی کە ئەگەر تەماشاکەین لە کتێبەکانی ڕابردوویش وەکو زانایان باسییان کردووە هەر لەو شەوەدا دابەزیون جا قورئان خوای پەروەردگارە فەرمی ئینا ئەنزەلناه في ليلة القدر لسورة قدر ده يعني فرميتي إنا أنزلناه في ليلة مباركة أمشوا هم قدرة هم مباركشة خواي پروردگار للوح المحفوظة قرآني بجبرائيل ده دابز دا قردوه تخوار أبو آسماني يكم بيكجار لا آسماني شو كبوس الروحي مباركي بيغمبر داي قردوه بلا ببستو سير روش داي قردوه بلا ابن عباس فرميه للشوي للرمزان داي قردوه تسري رمضان مانجي قرآن بوي براستي أم جا خواي پروردگار جل جلاله برزان أم شوي قدري لي مشاردوته كما حكمته زور قبريت يعني بون منا أجر شيء قدر يقينا بما زاني بستويك بس بستويك دانيش جوان صشاخ مش أوبر سيارة بكم يعني سنويش كاتكي ديار باني نيورو تا باني عسرة ونوجي نيورو ما وصل شيخ فاتح بون منا حج كاتكي دياري كراوة فلان كات يعني شاعر كان يدين بشي كان كاتكانيان دياري كراوة رمضان أيام معدودات بو فلسفي أو تشي قدر يعني أو دشوي إتر يشغل تاكي يشغل جوتي يشغل بيسي يشغل بيستو حوتي يشغل بيستو بنجا بو شي دياري نكراوة يعني فلسفكي ظاهرا شيكا فلان الشوال طبعا برزان ليلة القدر قصي زور لسر إمامي ابن حجر لفتح الباري ده تشل دا نقصية ناو لسر دياري كردني ليلة القدر حديث ما نباسي بستوكا حديث ما نباسي بستوسيكا حديث ما نباسي بستوبينجكا حديث ما نباسي بستوحودكا حديث ما نباسي بستونوكا حديث ما نباسي همو شوكانكا بيغمبر مو دانيشنو بلام حكمت لودا شيء كخواي پروردگار ليلة القدر شاردوتو برزان خواي پروردگار هندي اشتي شاردوتو بحكمت مثلا خواي پروردگار دەرگای چوونە بەهشتی شاردوتەوە بە چ کردەوەیەک ئینسان ئەچێتە بەهشتەوە بۆی ئینسان لەسەر یەک کردەوە بەردەوام نەبێ هەموو کردەوە چاکان ئەنجام بدەن خوای پەروەردگار لەسەر یەک سزا ئینسانێک کە بیکا غەرقی ئەرزی ناکە یەکسەر لە ناوی بەرێ بۆی ئینسان لە هەموو تاوانەکان خۆی بپارێزێت شاردوتەوە کام تاوانەیە پاشان خوای پەروەردگار وەلی و خۆشەویستانی خۆی شاردوتەوە لەسەر ئەرزاکە کێن وەکو خضر ها لەبەر حکمتێک خوای پەروەردگار جل جلاله ئەگەر تەماشاکەی ليلة القدر شاردوتە بۆی ئینسان ئەم دەشەوە بە عیبادەتەوە بەسەر بێ خوای پەروەردگار مردنی یەریکێک لە ئێمەی شاردوتەوە پێی نەوتوین بۆی ئێمە بەردەوام خۆمان حازرکەین
بۆ مردن بۆیە بەڕاستی خوای پەروەردگار جەل جەلال لەیلەتول قەدریشی شاردووەتەوە بۆی ئەمە بتوانین لەو دەشەوەدا خەریکی عیبادەت و بەندە هەموو شەوەکان زیندووکەینەوە بۆ خوای پەروەردگار جەل جەلالەوە حکمەتێکی تایە بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ ئەم دەشەوە من ئامۆژگاریم بۆ موسڵمانانەوەیە ئەگەر توانیمان هەر دەشەوەکە دانیشین بەڕاستی ئەگەر ئینسانی هەر دەشەوەکە دانیشێت ئەوە خێر و پاداشتی ئەم لەیلەتول قەدری بە قسمەتە بێ ئەگەر نەمان توانی بەوەی دەوامەوە ڕجاءن با بەس شەوە تاکەکان دانیشین چونکە لەوا چێ بڕواو نەگەڕێتەوە ئەگەر نەوشمان توانێ هەموو شەوە تاکان دانیشن با 27 هەر دانیشین الأقل 27 دانیشین کە قسەی زۆرێک لە سەحابەکانی پێغەمبەری لەسەر صلی الله عليه وسلم لە دەستی خۆمانی نەدین ئەم لەیلەتول قەدرە ئەم لەیلەتول قەدرەش کە دانیشین بەڕاستی با هەڵدەین بە عیبادەتەوە بەسەری بەرین بە بەندایەتیەوە بەسەری بەرین دایکمان عایشە فەرمووی پێغەمبەری خوا من بگەمە ئەو شەوە چی بکەم چی بڵێم فەرمووی گەیشتیتە ئەو شەوە بڵێ دوعایەکی فێر کرد پێغەمبەری خوا مەبەستم لێرەدا ئەوەیە پێغەمبەری خوا نەیفەرموو نوێژ بکە چونکە ئافرەت جاری وایە لە سوڕی مانگانەیە لەیلەتول قەدر بۆ ئافرەتی شەکە لە سوڕی مانگانەیە بۆ ئافرەتێکە کە لە ولادەیە مناڵی بووە بۆ کەسێکە کە لەشی گرانە کە لە جێگایە کەوتووە لەیلەتول قەدر بۆ هەموو کەسێکە بۆ کەسێک نییە ئیلا ئەبێ نوێژ بکات بۆیە پێغەمبەری خوا فەرموویە گەرگەشتی بۆ شەو بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا یاخود اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا ئەم دوعایە بکە بەڵام پێش ئەمە ئینسان ڕوو بکاتە خوا بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا داوای ئەوە بکە خوا لێ خۆش بێ ئەبێ بزانێ زوڵمی لە کێ کردووە ماڵی کێ خواردووە میراتی کێی داگیر کردووە لەسەر ئەرزی کێ زەرعاتی کردووە باخی کێی داگیر کردووە شەریکە لەگەڵ کێ زوڵمی لێ کردووە شاگردی کێ پارەی خواردووە بە دزیەوە نایزانێت لە مەعرە زوڵمی لە کێ کردووە شتی پێفرۆشتووە حەق و ناسەکان تا حەق و ناسەکان نەگەڕێتەوە بانەیەتە ڕێزیەکەی مزگە بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا کاکە ئەگەر ئینسانێک ببێتە کۆڵەکەیەک لە مزگەوتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ئەولاتر ببێتە کۆڵەکەیەک لە کۆڵەکەکانی کەعبە حەق و ناسی لا بخوای پەروەردگار لە حەق و ناسەکە لێی خۆش نابێت بۆیە اللهم إنك عفو پێش ئەوە کە داوای عفو بکەی بڕۆ داوای عفو لە خەڵکەکە بکە لە حەق و ناسەکە کابرا میراتی خوشکەکەی نەداوە دێتە ڕیزی یەکەمی پێشەوە لە دوای مەلاو نوێژەکە بۆ من بڕۆ میراتەکەی بدە کاکە میراتی خوشکەی نادەڵێ بۆ زاوە تۆ ڕازی نەبووی بە شەرعەکەی خوایسە دێ داوای لێکەیت وانە کاکە گیان یعنی کابرا لە شاگردی دوکانێکە مەسەلەن بە دزی خاوەنەکەیەوە دەستی کردوتە قاسەکەیان دێ پارەی لێ دزیوە و کردوێتە گیرفانێەوە بۆ جەژنەی دادەجل لەیلەتول قەدر بێ بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا بڕۆ کاکە بڕۆ جارێک گەردنی خۆت بە کابرا ئازاکە زوڵمت لە کابرا کردووە ئەرزەکەی داگیر کردووە زەویەکەی زەوت کردووە بۆ خۆت وانە بۆیە من ئەڵێم پێش ئەوەی ئێمە بگەینە لەیلەتول قەدر ئەبێ خۆمان حازرکەین ئایا خاوەن قەدریم لای خۆیانە کاتێک من خاوەن قەدرم لای خوا کە حەقی تۆم لا نەبێت کە حەقی تۆم لا نەبێت حەقی دراوسێ دایک و باوک من دراوسەیەک لێم ڕازی نییە نزیکێک لێم ڕازی نییە ڕەفیقێک لێم ڕازی نییە کەسێک لێم ڕازی نییە ناوێرە دوو قسەم لەگەڵا بکە من یەکسەر ئیدا خاسەمە فەجەرەم کەس لێم ڕازی نییە دەوروبەر دێمە مزگەوتەوە بۆیە بەڕاستی بەڕێزان من پێم وایە ئینسان ئەبێ بزانێ قەدری لای خوا چەندێکە جارێ ئەمجا بێ بۆ لەیلەتول قەدرەکەی بەڕاستی ئینسان بەڕێزان و خۆشەویستانم پێغەمبەری خوا بۆ کەسێکیان بۆ هێنا فەرمووی نوێژی لەسەرکە فەرمووی وەڵاهی قەرزی لایە من نوێژی لەسەر ناکەم بکە نوێژی پێغەمبەری ئەین لێ خۆش بوون نوێژی لەسەری نەکرد ئەمە ئەوەمان پێڵە کە حەق و ناس زۆر گرنگە ئێمە بیجێڕینەوە من بۆیە ڕەبت یەکەم بە بابەتی لەیلەتول قەدر چونکە ئێمە ئەڵێ اللهم إنك عفو عفو طبعا عفو معنایەکی زۆر فراوانی هەیە من لەسەر ئەمە ولله المثل الأعلى تاوانێکە نووسم تاوانی برایەکە غەفور ئەوەیە ولله المثل الأعلى ئەم گوناهە دێم بەلاسیکێک ئەیکوژێنمەوە ئەوە سڕیمەوە ئەمە غەفورە سڕیمەتەوە بەڵام لای خۆم ماوە لە مێشکمان ماوە ئەمە غەفورە بەڵام من ئەڵێم اللهم إنك عفو چییە ئەمە هەموو ئەسووتێنم لە ناوێ بم هەر ئەیدڕم هەر وەرەق لە ناوە بم هەر لە بیری ناکەم خۆی تەعالا ئەوەیە نایەتەوە بەڕوێجە ئەمەش بۆ چییە بۆ ئەو بابەتانە کە پەیوەندی بە عەبد و خواوە هەیە بینی خۆمان و خوا ئێمە باسی ئەمانە ئەکەین حاج کە یەومین وەلەدەت ئومه ئەمرە بە هەمان شێوە
ليلة القدر بامان شيء وبرزان إن باسي بيني حقي خمان وخواك خواي پروردگار جل جلاله ما في إنسان كان يبارستو هم للروي عبادته هم للروي بارو سرطو سامانو بو خواي تعالى لزكاة بإنسان دسبيك بو في سبيل الله خصوته أجر في سبيل الله جهاد يشبه خصوته أخيرة بو بفقير دسبيك أي بو بمسكينش بدواي يعني كدو درجة ونيا بوي أجر تماشي أصناف زكاتش كي خواي پروردگار جل جلاله لإنسان ودسبيكات كزور قرنق إنسان لا يخواي پروردگار جل جلاله بوي براستي من دعواكم إما بيش أوي خومن آمادەکەین بۆ شەوی قەدر و بچینە شەوی قەدر و ئەم دە شەومان بەسەرا تێپەڕێ با هەوڵدین کارێک بکەین خوا لێمان خۆش بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم معلومی جەنابتانە کە چوە سەر منبەرەکە سێ جار ئامینی کرد فەرمانی پێغەمبەری خوا بۆ ئامینی کرد فەرمی جوبرائیل هات بۆ لامێشێک لەوانە فەرمووی یاخوا هەر کەس ئێگاتە مانگی ڕەمەزان کارێک ناکە خوا لێی خۆش بێ دوورکەوێتەوە لە ڕەحمی خوا ئامین ئینسان کارێک نەکە ئەم مانگی ڕەمەزان یعنی معقولە من دراوسێکەم لەم ڕازی نییە لەبەر خراپی خۆم بەڵام هەوڵدەم داوای ڕازیبوونی خوای پەروەردگارە فەرمێ بڕۆ ئەگەر ئەو کەسەی خۆی تێر بێ دراوسەکەی برسی بێ ئیمانی تەواو نیە وەنیە من هاوپیشەکەم شەریکم ئاگای لێ نییە فێڵم لێ کردووە فێڵێکم لێ کردەوە بەزی ئاگای لێ نیە بەس خوا ئاگای لێ لە ڕۆژی قیامەتە ئەیەنێتەوە بەرەو ڕووی بۆیە بەڕاستی پێش ئەوەی ئێمە بگەینە ئەوە بابینی خۆمان و خەڵک چاکەین مانگی ڕەمەزان مانگی سڵح بۆچی بەڕێزان لە 15 شعبانە پیغمبری خوا فرمی صلی الله علیه وسلم لشوی 15 شعبانه خوای پروردگار يطلع على عباده بشوازك لایق بخوي فيغفر لكل عبد لا يشرك بالله شيئا الا من كان بينه وبين اخيه شحناء مانجي شعبان مانجي اجد بونه ولا بندكانه حاضر بونه انظر اجر اجد نبنا ورقان ليك به بيانا فرمن انظر هذين حتى يصلح لو عبادته يعني ور مقرن حتى ئاشتەبنەوە مانگی شعبان مانگی ئاشتبوونەوە لەگەڵ عەبدەکانە مانگی ڕەمەزان مانگی ئاشتبوونەوە لەگەڵ خوایە جەل جەلالوه ئەبێ خۆتی بۆ ئامادەکەی لە ئەوەڵ تا لە شەوی قەدردا ئەمجا ئەوە مانگی شعبانی داناوە بووە لەیلەتوڵ قەدری داناوە ئەگەر ئەم 20 ڕۆژە ئینسان خۆی ئامادە نەکرد با لە مانگی لە دەشەوی کۆتاییدا هەوڵدا خوا لە خۆی ڕازیکە دوایی ئاهەنگی کۆتایی ئەگێڕێت کە جەژن ئاهەنگی ڕان يعني تواو لمناسبة كبومتوا بشاكي ونيا أو معنى يا وي بائمش ما في كاك محمد نخوي ما وصل محمد ليري جومان لشان آياتي كي ديكا بالقرآن بيروز بودن خوشت فرما وصجن أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم حميم والكتاب المبين إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين فيها يفرق كل أمر حكيم أمرا من عندنا إنا كنا مرسلين رحمة من ربك إنه هو السميع العليم رب السماوات والأرض وما بينهما إن كنتم موقنين لا إله إلا هو يحيي ويميت ربكم ورب آبائكم الأولين بل هم في شك يلعبون فارتقب يوم تأتي السماء بدخان مبين يغشى الناس هذا عذاب أليم ربنا اكشف عنا العذاب إنا مؤمنون أنى لهم الذكرى وقد جاءهم رسول مبين
ثم تولوا عنه وقالوا معلم مجنون إنا كاشف العذاب قليلا إنكم عائدون يوم نبطش البطشة الكبرى إنا منتقمون صدق الله العظيم. يا رب إخوة توفيق إن شاء الله. موسى شاخوان حەزەکەم ئاماژەیەکی زۆر ورد و جوانت کرد جەنابە بە باسی دوعاکە ئەوەی حەزرەتی عایشە بۆمان گەڕێتەوەکە ئەم شەوی اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا يعني وەکو چۆن مانگی قورئان و مانگی تلاوەت و وردبوونەوە و تەدەبورە لە قورئان بە هەمان شێوە لە ئەخیرا بێ بکاتە ئینسان بکاتە ئەو حاڵەتەی کە بگاتە چڵەپۆپەی مۆخی عیبادەت کە بریتێ لە دوعا شەوەکانی قەدر چونکە دوعا زۆر قورسە لای هەمومان ئەنجار وایە نازانین دوعای چی بکەین بەعام دوعاکانمان کورتە چۆن دوعا بکەین چۆن بپاڕینەوە لەم شەوانات چۆن بگەینە دوعا و چۆن دوای دوعا بگەینە مناجات کە شیرینترین جۆری دوعایە. سوفیانی سەوری ڕەزا و ڕەحمەتی خوای دەبێ فەرمێ لە شەوی قەدردا حەز ئەکەم دوعا بکەم نەک نوێش دوعا چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە عایشە کە زۆری خۆشەویست فەرمیان کێت زۆر خۆشە فەرمی عایشە فەرمی ئەی دوای فەرمی باوکی ئەم وەسیەتەی بەو کردووە هەڵێرزم بووی بۆیە ئەفەرمەیە من پێم خۆشە ئەو شەوی قەدرە هەر خەریکی دوعا بنوێژش نەکەم بۆیە بەڕاستی دوعاکردن باوەڕ بفەرمونون تام و لەزەتێکی زۆر تایبەتی هەیە بە تایبەتی ئەگەر دوعا زیاتر لەگەڵیا بڕۆیت یعنی دوعا پێم وایە بە تایبەتی لە سوجدەیە هەنی ئینسان ئەگەر سوجدەیەک بەرێ بینی خۆی و خوا 20 دقیقە نیو سەعات زیاتر لە سوجدەیە بێ دوعا بکە باوەڕ بفەرموو تام و لەزەتێکی زۆر تایبەتی هەیە هەر ئەوانە ئەیزانن کە وایان کردووە باوەڕ بفەرموون حەزت بە فەریحەیەکەکە هێشتا سەری بەرز نەکردوتەوە ئارامی و خۆشی بەناخی هاتوو باوەڕ بفەرموون یعنی دوعا من ڕۆژێ لە کەعبە بووم ڕۆژێ لە کەعبە بووم نوێژی عەسرمان کرد پیاوێک دەستی بەرزەوە کرد دوعای کوردە و ئێوەشەی ناس لەم شاری خۆمانە دەستی بەرزەوە کرد دوعای کرد من پێم چوت هاتمەوە بانگی مەغریبیدا ئەم پیاوەشتا دەستی دانەگەردە بڕێ سوبحان الله بانگی مەغریبیدا دوایی ئەم پیاوە ئەو خوێنەوارەیەشی نەبوو دوایی پێم وتی مامۆستا لەزەتێک لەم دوعایە ئەکەم لەزەتێک لەم دوعایە ئەکەم ئەچمە عالەمێکەوە ئەچمە عالەمێکی زۆر عەجیبە و ئەوەندە مرتاحم هەستەکەم دەقە بە دەقا لەشم سووکە بێ هەستەکەم دەقە بە دەقا بەرەو ئاسمان میعراجەکەم بالفعل بەڕێزان باوەڕ بفەرمون ئەم دوعایە بە تایبەتی لە کاتێکدا کە ئینسان لە شوێنێکا بەتەنها بێت بڕاتە سوجدە باوەڕکە هەست ئەگاتە هەستێک کە هەستەکە قورسایی لەسەر ئەرز نییە ئەم ئینسان ئەگەر بۆیە دوعا پێغەمبەری خوا فەرمووی دوعا مۆخی عیبادەتە بەڕێزان خەڵکێکە لە دوعام کرد و جوابم نەدرایەوە کاکە دوعا ئەگەر جوابیش نەدەێت تۆ عیبادەتت کردووە هەر عیبادەتێکە بۆ خۆی یعنی تۆ ئەگەر نوێژەکەی هەر عیبادەتت کردووە بەڵام دوعاکەی هەم عیبادەتە هەم داوایشە لە خوای پەروەردگار بۆیە بەڕاستی ئینسان با مەویست نەبێت لە دوعا بە تایبەتی ئەم شەوی قەدرانە شەوی دوعایە مەلائیکەت فریشتەکان خوای پەروەردگار لو صورة مباركة قدر ديا قدر إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح خواهي پروردگار لو شودا ملائكة روحش الروح بيانج دانا تفسيري يك تفسيريني هيك لتفسير كاني أو يك جبرائيل يك لتفسير كاني أو يك أجرنا تفسيري تريجي للقرآن كالروح هر جبرائيل ليه سكاتي أوني بس خلاف بكم بلان براستي أو فريشتانا هموي دين بوشي دين بو آمين دين سلام هي حتى مطلع الفجر أو شويكي أو اندق وريا إنسان خويك لاي أكاتو بو عبادة بويا باشترين عبادة لو شو دا كإنسان بيكا باهول داد أو شوي قدر دعاء زور بكات أجر 250 كردو تخير بيكات أو شو چونك خير من 1000 شهر زانان أفرمون هر عبادتك تعدابك أو كواي
هەر عیبادەتێک یعنی ئینسان جاری وایە مامۆستا محەممەد مامۆسادانە لە ڕووی نایە 250 بکاتە خێر باشە خوای پەروەردگار باسی مسقالە زەڕێکی کردو شەرمی نەکردووە 250 چەند مسقالە زەڕەیە وانە لە شەرع باسی لە تەخورمایە کراوە شەرم نەکراوە وانە لە تەخورمایەک لە هیچ باشتر نییە 250 دینار لە هیچ باشتر نییە بۆیە بەڕاستی ئینسان شەرم نەکە با ئەڕاتە مزگەوتێکەوە ئەڕوا بۆ جێگایەک بۆ لەیلەتول قەدر با 250 هەر پێی نەکرێت 250 ئەم شەوەدان هەر شەوی 1000 دینار بکاتە خێر خەیر من 1000 شهر بۆیە بەڕاست ئەمجا دوعا ئەم دوعایە بەڕێزان خۆزگا هەر هەموو کەسێک یەکجار تامی دوعایە کرد یەکجار تام و لەزەتی دوعایە کرد کە من ئومێد دەکەم جەنابەت تامت کردی بێ گوێی لێگرین ئێواران لە هەستەکەم دوعاکەی جەنابەت ئینسان ئەباتە عالەمێکی خۆت تەأسیری لە خۆت کردو بۆیە تەأسیری لە خەڵکەکە بۆیە بەڕاستی من ئومێدم وایە مسلمانانی بەڕێز ئەو شەو خۆیان بە مۆبایلەوە خۆیان بە تەلەفۆناتەوە خۆیان بە سەیری تەلەڤیزۆنەوە خۆیان بە عیبادەتەوە مەشغوڵکەن کاکە لەیلەتول قەدر خۆت بە شتێکەوە مەشغوڵ خاوەنی قەدر بێ لای خوا یعنی لەیلەتول قەدر توخوا گوناحی خۆت بە شتێکەوە هیچ قدرێکی نێ بەلای خوای پەروەردگار خۆت بە گوناحەوە مەشغوڵەکەی وانە بۆیە بەشتی مباحی ماوسەهێنیش ینی تۆشت مباح قیمەتەکە زۆر گەورەیە کاکە مباحیش وازی لێبێنی لەبەرخوا پاداشتی دەستەوە دەگری وانە بۆیە بەڕاستی من ئومێدم وایە داواتان لێکم برایان و خوشکانی بەڕێزم ئەوەی کە گوێیان لێمانە ئەم نۆشەوەی کەماوە بە فرسەت وەرەگرین لە دوعاکردن لە نوێژکردن لە قورئان خوێندن لە عیبادەتکردن خۆمان یەکلاییکەینەوە با ئەم شەوانە ئەگەر ئەزانین تێکەڵاوی کردنی خەڵکمان هۆکاری کەم بوونەوە عیبادەتمانە بابەتەنها عیبادەت مامۆستاکەی گەیشتینە کۆتایی تەورەکە بەداخەوە قسەکانی بەڕێزت ینی نەمزین چۆن کاتەکە ڕۆی مامۆستا شێخ فاتح بەس بەعزێک کەس هەیە بەتەمەنە یان دەوامێکی هەیە بۆ نمونە گرفتی دەوەیە دوای نوێژی عیشا ساعاتە 2 ساعاتە ئەخەوێ ئەنجا دوای هەڵەسێتەوە کاک شێخ تابانی یا لەو بینایە جارجار چارەکێ دەقەی خەوێکی لەیەکەوێ ئایا منەمێ ئەوە یان وەک دوا پرسیار لە جەنابەت شەوانی قەدر مەرجە لە دوای نوێژی عیشا و نوێژی ئێوارەوە حتا مەطلعی الفەجر ئێمە نەخەوین یان ئەشکرێ کەمێک ئیسراحەت بکەین و بۆی وزە و تاقێکمانە بێ و لێدات ئەوە حەزەکەم بۆ ئەو خەڵکانی کە ئەو خەمایان هەیە طبعا ئەحیا الليل يعني أغلبه ئەمە یەک یعنی زۆربەی شەوەکە بە خەبەر بە خەریکی عیبادەت بێت دوو ئێمە لە شریعەتی ئیسلامدا ئەگەر کەسێک بانگ بدا و خەوی بێ شەرعەن نابێت نوێژ بکات عیبادەت لە کاتی خەواڵێ نابێ چونکە داڵغەت لای خوای پەروەردگار نییە داڵغەت لای عیبادەتەکە نییە وانە بۆیە ئەفزەل وایە باش وایە ئینسان طبعا لە کاتی نوێژە بۆ نوێژ ئەگەر ئینسان سەر ئاوی بێت لە ڕووی جەنابەتان ئەگەر ئینسان خواردنێکی لە بەردەما بوو ئەگەر ئینسان خەوی هات ئەبێ جارێ ئەمانە جێبەجێ بکات بۆ ئەوەی لە نوێژەکەیدا دەڵغی بۆ لای ئەوانە نەڕوات یعنی ئینسان خەو یەکێکە لەو عوزرانەی کە ئەگەر ئینسان خەوی لێکەوت نوێژەکەشی لەسەر لاچێ بۆیە ئینسان جارجار ئەخەوێت دەدەقا ئەخەوێت چارێکێک خەوێ هۆشێکی پیادێتەوە ئەم خەوەیشی بۆ خزمەتی عیبادەتەکەیە ئەم خزمەتی بۆ ئەم خەوەی بۆ خزمەتی خۆی نییە وانە ئەحتەسیب نەومەتی کەمە ئەحتەسیب قەومەتی یعنی خەوەکەش عیبادەتە ئەو کەسە چونکە بۆ خزمەتی عیبادەتەکەیتی بۆیە معنای ئەوە نییە کە ئینسان ئێوارە ئاوا چاوی ئاوا بێ حتا مەطلعی الفەجر نە وانە شەوقی هەبێت ئینسان زۆربەی شەوەکەی با بە خەبەر بێ خەریکی عیبادەت و بەندایەتی بێ بەتایبەتی کە ئەڕات و هەوڵدا ئەگەر تا دەی شەو مثلەن بخەوێ دوای ئەوە ئەفزەل وایە کە ئاثڵ سەیەکی کۆتایی بە خەبەر بێ وبالأسحار هم يستغفرون سوف أستغفر لكم كاتك كركاني يعقوبتيان باو يستغفر لنا إما جناحمان كردو فرمي سوف أستغفر لكم دعاء دعوة خوجة علماء فرمون أو استغفاري برد بو وبالأسحار هم يستغفرون بردي بو كاتي بيش بانكي بياني أو كاتي دعاء بارانا بو براستي إنسان لو كاتي خريكي عبادات به حتى وكوب حقيقة ببيت عبدي خوي تعالى كإنسان بوب عبدي خوي پروردگار تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم أما زور جوانا ربهم خوي تعالى خوي كردو خوي بإذن ربهم أما صفتك زور قولي إنسان وابيك خوي پروردگار بعبدي خوي قبولي كان
ئەمە زۆر گەورەیە بەڕاستی پێغەمبەر داود لە زەمەنی مردنیا وەکو ئیمامی ڕازیە ناوێتی لە تەفسیرەکەیدا لە کاتی گیانەڵایدا فەرمی خوای تەعالا کون لی سولەیمان کە کونتە لی خوای تەعالا چۆن بۆ من بووی ئەوەش بۆ سولەیمانی کوڕمبای خوای پەروەردگار خوای تەعالا وحی بۆنان فەرمووی ئەی سولەیمان پێی بڵێ با ئەویش وەکو تۆ بێ بۆ من منیش وەکو چۆن بووم بۆ تۆ ئاوا بم بۆ ئەو بئیذنی ڕەبیهم ئەمە خوای پەروەردگار بە عەبدێک بە کەسێک بڵێ ڕەب بەندەی منە ئەم بەڕاستی شەرەفێکی زۆر گەورەیە ئەمەش بەڕاستی لە لەیلەتول قەدردا زیاتر ئینسان هەز بە عوبودیەتەکە هەز بە بەندایەتی هەز بە بچووکی خۆیەکە گوێرەی خوای پەروەردگارەکە جەلە جەلاله. زۆر بەڕێز دکتۆر شاخەوان سیامەنسووری مامۆستای ئاینی سوپاس بووی کە لەم ئەڵقەی پرۆگرامی سیگەوهەر لەگەڵمان بووی خۆی گەورە پاداشی تۆش باتەوە شەوانە ماڵەکانمان ئاوادانەکەیتەوە بە پرسیارەکانت تا پارشە و خۆی پەروەردگار ئەوەش لە تۆ قبول فەرمووی ئینشاءالله. مامۆستا شێخ فاتح لە کۆتایی ئەم بڕگەیەیە وابزانم ختام و هەمیسک بە قورئان کۆتایی پێبێنین خراپ نییە. چینۆ لای بەڕێز کاک محەممەد جان ختام و هەمیسک چەند ئاەتی لە قورئانی پیرۆزمان بۆ بخەنە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ربنا إنك تعلم ما نخفي وما نعلن وما يخفى على الله من شيء في الأرض ولا في السماء الحمد لله الذي وهب لي على الكبر إسماعيل وإسحاق إن ربي لسميع الدعاء رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء ربنا وتقبل دعاء ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما
ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم. خۆی گەورە پاداش الله باتەوە. وفاك زۆر جوان لەگەڵ کۆتا قسەکانی مامۆستا کە باسی دوعای کرد خۆی گەورە و پاداش. ئاەتانەی خوێن و دوایش قەدری خوێن دەسە خۆش بە خۆی گەورە پاداش خۆی گەورە باتەوە. قدری زیاد کە یا ربی. خۆشەویستان ئێمە چینە لای ڕکلام دوای ئەوە چینەوە لای شێفەکەمان و جەنابی مامۆستا شێخ فاتیحیش بە دوعاکانی دڵەکانمان ئاوەیەت و سیگەوهەر بەردەوامە بێت. گشتینە کۆتایی ئەو بابەتانی کە لە سیگەوهەر پێشکەشمان کردوون تەنها گەوهەرێک ماوە ئەویش دوعاکانی مامۆسای خۆشەویستمان جەنابی مامۆستا شێخ فاتیحە. بەڵام پێشەوەی بچینە لای ئەو ئێمە لەگەڵ برای ئەزیز و خۆشەویستمان شێفی دەستڕەنگین کاک شێف نەریمان یەک جاریکە بەسەر خواردنەکان بووی کەەوەی کە ئێستا لە ئەوڵی پرۆگرام و ئاگای لێمان نەبووە جاریکە باز لە بابەتەکانمان کاتەوە چی بۆ حازر کردوین چۆن حازری کردووە دوایی تر ئێمە هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین و ئەچینە لای کاک شێخ بۆ دوعاکان. کاک جان سەرەتا ئێمە سوبەمان بە نیسک دروست کردووە لەگەڵ جێلاخە و ماشی سەوز ماشی ساڵ بەڵێ ئەمە سوبەکەمانە زۆر باش. برنجەکەمان بە جێلاخەیە بە برنجی دۆلفینسی بەم شێوازە دەرچووە گەربیبینی جێلاخەکە لەمە شاهەیە و لەوە شاو لە برنجەکە شاهەیە بەڵێ ئەمە چییە؟ ئەمە نرێکە زۆر شوێن حەزەکە سووری کاتەوە بۆ شێوازە من ئەوم بەکارێنەوە سوورم کردوێتەوە لەناو ڕۆن و پیازە و تۆزێ دۆشاوشتم بۆ زیاد کردو و بۆ شێوازە دەرچوە بەڵێ ئەوە ماسیەکەمانە ئەمەیان ئەو سۆسی کەوتە سۆسەکەم حازر کردو بۆ ئەوە تایبەت بەڵێ ئەو سۆسی لێ ئەو نەدراوە سۆسە بەکارمێنە بابەوە بەکارمێنا بۆوان بڵێ بەس ئەمە سوور نەکراوەتەوە سوور کراوەوە بە کراوەتەوە سوود لێرە سوورکراوە سەر لەناو ڕۆن و پیازەکە سوورکراوەوە بڵێ کابێت لەگەڵ ئەمە فەرقێکی بەڵە فەرقی هەیە ئەو ماسیەکە فەرقی هەیە لەگەڵ ئەم کنگرانە زۆر باشە ئەمەش کوزەڵەکەی بڵێ یەکێکە لەو سەوزانی لەگەڵ کنگرا زۆر بەتەشی زۆر باشە بینە سەر میوە و زەڵاتەکەمان زەڵاتەیەکمان کردووە بە تەماتە بە خەیار بە کەلەرم بە پیاس بە ترش بەڵێ بۆیە لەگەڵ کەلەرمە بەڵە کەلەر لە دوور و لە پەڵپینەشە چێ بەڵێ بەڵێ ئەو سەوزەشی تیا کەرەوزیشی تیا کەرەوزیش ئەی میوەکەمان ئیتر پێکاتوە لە پرتەقاڵە سێوە لالەنجیە ئەمە سندی ئەم ڕۆژە ئەو پرتەقاڵە پرتەقاڵە بەڵێ سندیش وابزانم زۆر بە سوودوانێک سندیش زۆر بە سوودە بەهاقت دەسوچاوی تۆ خۆش بێ بینەرانی ئەزیز و خۆشەویست ئەوش با بڵێن خواردنە بەهاریەکان کە بەدەستی شێفی خۆشەویستمان شێف نەریمان کنگر بە ماسی یا کنگر بە کەبابیا بەم شێوازش کە بەڕاستی زۆر جوان ڕازانوێتەوە بۆ هیوایی کە سوودی هەبی بێ بۆ هەموو لایەکتان ئێمە من و کاک شێف نەریمان لێرە بەجێتانەیەڵین سیگەوهەر و ستۆدیۆ بۆ مامۆستا شێخ فاتیحی بەڕێز بەجێیەڵین ئەو دوعاکانەکە و ئێمەش هەمومان لە دڵەوە ئامینی بۆکەین بێگومان لەبەروی لە شەوانی قەدراین دوعاکانی مامۆستا لەوانەیە کەمێک لە ڕۆژانی دیکە هەم جیاوازتر بن هەم کاتەکەی درێژتر بێ مامۆستا شێخ فاتیح گیان ئێمە ستۆدیۆی سیگەوهەر بۆ تۆ بەجێڵین دەستان خۆش بێ مامۆستادانەگیان کاکە شێفی بەڕێز و سەرجەمەن براز و خۆشەویستانە خۆ موفقتان کە یا رب العالمین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك.
إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. يا غفور يا ودود يا بر يا رحيم لهموو گوناهەکانمان خۆش بە. یا ربی خوایە لە ویدی خۆت نزیکمان بخەرەوە، لە خشم و قینی خۆت دوورمان خەرەوە یا رب. ئەو شەو ڕۆژانەیە کە ڕەحمەت بارانی بەندەکانی خۆتەکەی، ئەم شەو ڕۆژانەی قەدر و ڕۆژە مبارەکەکانی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان، ئەو کاتە مبارەکانەیە کە غەزەبت دوورە خەیتەوە لە بەندەکانت و بەویدت بەندەکانە ئەدوێنی یا رب. دەی بمانگەێنە بە تەوحیدی خۆت یا رب، بە یەکتاناسینی خۆت ئیلاه العالەمین، بە کامیابی زوڵاڵی ناسینی خۆت یا رب، لە ڕێگەی ئەو تاعەتانەی ئەیانکەین هەرچەندە زۆر بچووک و کاڵ و کرچە، بەڵام ڕەحممان پێ بکە. ئێمە ئەوەندەی لێزانین یا رب کە سار دەبینەوە لە تاعەتت، سزامان مەدە. ئێمە خۆمان وابەستەی دنیا و شەهەوات و ئارەزوەکانی دنیا بین و سار دەبینەوە لە تاعەتی تۆ. سزامان مەدە لەسەرەوەی کە لە تاعەتی دوورەکەوینەوە، بمانهێنەوە سەر ڕێگە ڕاستەکە یا رب. کەلاکەینەوە بۆ غەیری تۆ، سزای دووری خۆتمان مەدە و دوورمان مەخەرەوە لە خۆت ئیلاه العالەمین. یا ربی خوایە قورب و نزیکی تۆمانە بێت، دەستمان بخە یا رب، بمان خەرە سەر ڕێگەی خاوەن قەسدە گەورەکان، ئەوانەی قەسد و نیەتی زۆر گەورەیان هەبوو، بمان خەرە سەرەوە ڕێگەیە یا رب. یا ربی خوای گیان قەسد و نیەتمان بەهێز بکە و دامەزراوی کەوەکو عەبدە ساڵحەکانی خۆت. اللهم يا جامع الناس ليوم لا ريب فيه، ئەیە زاتەی کە هەموو خەڵکی لە ساحەی مەحشەر و لەو شوێنەی کە هەموو خەڵکی تیا کۆکەیتەوە بۆ یەک جار مرۆڤایەتی، و هەموو پەریەکان و هەموو مەلائیکەت و هەموو مەخلوقات لەویا کۆکەیتەوە. ئەی جامیعی خەڵکی لە ڕۆژی قیامەتە، کۆمان کەرەوە لە ماڵی ڕازگۆییە و بەشمان بە لە سیدق و ڕازگۆیی و ڕێگەی سەدیقین یا رب. لەگەڵ سادیق و ڕازگۆکانە حەشرمان بکە ئیلاه العالەمین، تێکەڵمان بکە لە دنیا لەگەڵەوانە تا فێری ڕازگۆیی و ڕێگەی ڕاستی تۆ ببین. یا ربی خوای گیان نیەت و ئیخلاسمان ساڕێژ بکە، چونکە برینار بووە و زۆر زۆر عەزێتی بۆ یا رب. نیەتمان ساخ کەرەوە بۆ خۆت یا رب العالەمین. ئیرادە و خشوع و هەیبەت و حەیا و شەرممان زیاد بکە، مراقبە و نور و یەقین و علمی خۆتمان بۆ زیاد بکە، معریفە و حفظ و عیسمەتمان پێ ببەخشە، دوورمان خەرەوە لە گوناه. یا ربی خوایە داوای مەغفرەتی تۆکەین لەم شەو مبارەکانەیە. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. فصاحة و بەیان و تێگەیشتن لە قورئانمان پێ ببەخشە، علمی لەدونی خۆتمان پێ ببەخشە یا رب، عملی صالحمان پێ ببەخشە، زمانێکمان پێ ببەخشە ذکر بکە، دڵێکمان پێ ببەخشە تەفەکوری نیعمەتەکانی تۆ و گەورەیی و دەسەڵاتی تۆ بکە، عقلێکمان پێ ببەخشە یا رب، لە خۆمان ڕازی نەبین، عقلێکمان پێ ببەخشە غرورمان توش نەکە، عقلێکمان پێ ببەخشە یا رب العالەمین، شەریکمان بۆ ذاتی تۆ پێ قەرار نەیە ئیلاه العالەمین، دەستێکمان پێ ببەخشە دەستی خێر بێت، تەئییدمان بکە و ڕزقێکی لە دونی خۆتمان پێ ببەخشە یا ربی خوای ڕزقێکی هەنی و پاک و نەزیفمان پێ ببەخشە. ئەو ڕزقە یا رب العالەمین لە دنیا و لە قیامەتە حیجاب و پەردەی لە بەینانە بێ لە بەینی ئەو ڕزقە و ئێمە و تۆی ذاتی گەورەیە، بەوەی کە تێکەڵی حرامەکان ببی. هدایەتمان بە بە نووری خۆت یا رب، بە نووری خۆت هدایەتمان بە یا ربی خوای گیان، هدایەتی دابین، فەزڵێکی گەورەی خۆتە پێت بەخشیوین، زیادی بکە بۆمان یا ربی خوای دوژمنانێکە بنە ڕێگری ئێمە لە تۆ، لێمان دوور خەرەوە،
دوژمنانێک کە ڕێگرن لە گەیشتنی ئێمە بە تۆ لێمان دوور خەرەوە یا رب یا ربی نورێک لە نورەکانی خۆتمان پێ ببەخشە ئیلاه العالمین زیکرێ لە زیکرەکانی خۆتمان پێ ببەخشە کە لە خۆتمان نزیکە کاتەوە محبەتی مەلائیکەکانمان پێ ببەخشە یا رب تاوەکو ئامین بۆ دوعاکانمان بکەن زوبان و دڵێکمان پێ ببەخشەکەوە لە تۆ غافڵ نەبێت غەفڵەتمان ترک کردبێ یا رب لەم مانگی ڕەمەزانە و لەم شەوانی قەدرە غەفڵەت ترک بکەین و بۆ هەتایە نزیکی نەبین یا رب دڵێک گوێ لە حەق بگرێ ئەو دڵەمان پێ ببەخشە دڵێک لە حەق تێبگا ئەو دڵەمان پێ ببەخشە جیاکاری لە بەینی حەق و باتیلا بکە یا رب العالمین ڕۆحێک یا رب العالمین چاوی نەزەری بارەگای تۆی هەبێت ئەو ڕۆحەمان پێ ببەخشە إله العالمين نفسك مان بيبخش لسرها مشتا فانيكاني دنيا ننيشت إله العالمين يا ربي خواه رزق الروزي وبركتي خوت مان بو زياد بك وعفو مان كولي مان خوش باب يا ربي خواه جانهروكو چون دروستي كردوين ئاواش هیدایەتمان بە لە خەزێنەی گەورەی مەرحەمەتی تۆ هیچ کەم ناکە هیدایەتمان زیاد بکەی هیدایەتمان بە یا رب هەروکو چۆن ئەمان مرێنیت پێش ئەوەی بە غافڵی لە بەرزەخ و قیامەت زینومان کەیتەوە یا رب بە ئیمان و زیندوێتی ئەم دنیا بە ئیمانەوە زیندومان کەرەوە لێرە با زیندوو بین یا رب یا ربی خوای گیان زیندوێتی ئێرەمان پێ ببەخشە هەتاوەکو لە بەهەشت و ڕەزامەندی تۆیە زیندوو بین بە ئیمان و عملی صالح یا رب العالمین یا ربی خوای گیان گوناه و تاوانەکان چوارڕێیانی لێگرتوین بە ڕەحمی خۆتم هەموو گوناه و ئەم هەموو غەفڵەت و بێئاگاییەمان لێ دوور خەرەوە علمێکمان پێ ببێخشە یا رب العالمین موافقی ئەو علمە بێ کە تۆ پێی ڕازیت علمێکمان نابێت کە موافقی علمێک نەبێت کە تۆ پێی ڕازی نەبی یا رب یا ربی خوای گیان پەردە ئەستورەکانی بێ ئاگایی لە بەینی ئێمە و زاتی گەورەتا مەهێڵە یا رب یا ربی خوای گیان بێ ئاگاییمان بڕەوێنەرەوە غەفڵەت و گوناهەکانمان بڕەوێنەرەوە قورآن پیرۆزەکەی تۆیا بین هەمیشە لە خزمەتی زیکر و تەسبیحات و نوێژ و عیبادەتا بین هەرگیز و هەرگیز سار نەبینەوە لە عیبادەتی تۆ یا رب ئەو ناڕازی بوونەی کە بەینی ئێمە و تۆی وێران کردووە بە ڕەحم و بیهرەبانی خۆت هەڵی بگرە یا رب ئۆقرەی لای خۆتمان پێ ببەخشە ئیلاه العالمین ئۆقرەی لای خۆتمان پێ ببەخشە یا رب یا ربی پشگیریمان بکە هەتا لە خزمەت دۆستانی تۆیا بین دۆستەکانی لە ئێمە مەشارەرەوە یا رب العالمین تا نزیکیمان دەستکەوێ لە نزیکی دۆستەکانی خۆت ئیلاه العالمین ئێمە غەرقی گوناهین عەوداڵی ڕەفعی حیجابین یا رب ونبوویەکی بیابانی غەفڵەتین ئیلاه العالمین سوالکەری دەرگای نەجاتین ئیلاه العالمین نەجاتمان بە لە هەموو گوناه و تاوانەکان و عەفومان کە ئاخرەت و قیامەتمان لا خۆشەویست بکە عفومان کە و میهرەبان بە لەگەڵمان ئەم شەوانەی قەدرمان بە نصیب بکە بە نصیبی سەرجەم ئازیز و خۆشەویستەکانمانی بکە بە سەرجەم بینەر و خۆشەویستان کە ئێستا ئەم دوعا و پارانەوە بە ئامین بە پایە نەگەێنن یا ربی خێری دنیا و قیامەت بڕێژی بەسەریانە حەسەنەی دنیا و قیامەت بڕێژە بەسەر ئەوانیش و ئێمەیش و تەواوی و ئیمانداران و مسلمانان اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا دعاء كان من جرابك يا عفو يا غفور يا ودود يا ودود يا ودود يا حي يا قيوم برحمتك نستغيث برحمتك نستغيث برحمتك نستغيث خوي قورا تەواوی ئەم برا ئازیز و خۆشەویستانی ئەم کەناڵە خۆشەویستەش لەگەڵ سەرجەم ئیمانداران و مسلمانان لەگەڵ سەرجەم ئێوەی ئازیز و خۆشەویست کە لەم دوعا و پارانەوانە بەشدارن تەواوی دوعاکانی ناوکرۆکی دڵتان یا ربی خوایە لێیان قبول بکە وەری بگرە تەواوی نیزاکانیان وەربگرە بیان کە بە عەبدی ساڵحی خۆت
بیان کە بە ئەهلی قەدر و شەوانی قەدر ئەم شەوانە زیندوو بکەنەوە یا ڕەب وەریان بگرە یا ڕەبی خوایە ئەو تەمەنە دوور و درێژە بەرەکەتدارەی شەوی قەدر بە نسیبی ئێمە و سەرجەم ئەوانەی ئێستا گوێیان لێمانە و ئەمان بین و لەم دوعا و لەم میهرەجان و لەم بازنە دوعایە گەورەیە بەشدارن یا ڕەبی خوایە هەر هەمومان بەشدارکەی لەو بەرەکەتە گەورەی شەوی قەدر توفيقمان بو هدايتمان بو اللهم آمين 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 يا مجيب السائلين يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين يا غياث المستغيثين أغثنا 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 يا رب اللهم آمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خواتنا الله السلام